خی گەورە میهرەبان سڵاوی خی گەورەتان لە بینەرانی عزیزی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵین لە ڕۆژێکی نوێ کۆتایی هەفتەیە بە خزمەتیەوەی ئەزیز گەشتینەوە. ئەم ڕۆژ بە هاوکاری هاوکارانمان کۆمەڵێک بەڵگە بابەتمان بۆ ئامادەکردوون لەگەڵ کاک دانیار پێشکەشتانەکەین. دەستخۆش سەنەخەم سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان لە هەر جێگەیەگەن هیوای بەختەوەری و ئاسوودەیتان بۆ دەخوازین ئازان و خۆشەویستان. ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردوون لەو تۆرانی کا پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لە تەوەری یەکەمی بەنامەکەماندا باز لە ئەو خاڵە هاوبەشانە دەکەین کە گرنگە هاوسەران گرنگی پێ بدەنەوە بە تایبەتی ئەو کوڕ و کچە گەنجانی کە لە ئێستادا و دەدانێت پرۆسی هاوسەگیری ئەنجام بدەن تا چەند گرنگە بە دوای خاڵە هاوبەشەکاندا بگەڕێن و ئایا گرنگە لە چ کاتێکدا ئەم خاڵە هاوبەشانە بدۆزنەوە وەروها ئەو کەسانشی کە لە نێو پرۆسەکەدان تا چەند گرنگە گرنگی بە خاڵە هاوبەشەکانیان بدەن و ئەو خاڵانی کە دژی یەکەن هەمیشە بەردەوام گرنگی پێ نەدەنەوە ئیحتیمام بن بەو شتە هاوبەشانە تاوەکو خێزانێکی بەختەوەر و ژیانێکی ئاسوودەیان هەبێت. بڵێ کاک دانیار باسی هۆشەکەین کە چۆن خاڵە هاوبەشانە بدۆزرێتەوە چونکە زۆر کات خێزانەکان یاخود هاوسەرەکان لە نێوانیەکە لەبەر خاڵە جیاوازەکانیان یاخود لەبەر ئەو خاڵانیان کە لە یەکتر ناچێت چاویان لەو خاڵانە نامێنێت کە هاوبەشتیانە و ئەکرێ ژیانی هاوسەرەتیانی پێ بڕازێنەوە. ئازیزان لە تەوەری دووەمە باسی بابەتی ڕێکخستنی ژەمە خۆراکیەکانەکەین بزانێکین گرنگی ڕێکخستنی ژەمە خۆراکیەکان چییە لە ژیانی مرۆڤ و هەروەها چۆن ئەکرێ ئەم ڕێکخستنە ئەنجام بدرێت. بێگومان خواردنیەکێکە لەو شتە سەرەکیانی کە ڕۆژانە و لە چەند ژەمێکە دەیخۆین وە گرنگە بزانین ڕێکخستنەکەی چۆن چۆنی دەبێت وە چیش بووین لە ژەمەکانماندا بۆی کە ژیانێکی تەندروستمان هەبێت. لە تەوەری سێمی بەرنامەکەماندا باز لە چۆنیەتی بەرەنگاربوونەوەی دیاردەنامەکان دەکەین لە کۆمەڵگەی کوردیدا دەزانین کە ماوەی چەند مانگێکە کۆمەڵێک دیاردەی نامۆ بوونیان هەیە لەوانە جێندەر و بابەتی هاوڕێگەسوازی و بابەتی یەکسانی نێوان ژن و پیاو هاتۆتە ئاراوە. پێویستە کۆمەڵگای مسلمان بەگشتی چۆن بەرەنگاری ئەم دیاردەنامویانە بێتەوە کە دیارە ئەم دیاردایانە لە ڕۆژئاوە سەری هەڵداوە دەیانەوێت ئەم بابەتانە ئاسایی بێتەوە لە نێو کۆمەڵگای مسلماندا. دەبینین لە چەند ڕۆژی ڕابردوودا لە چەند شار و خەزا و ناحەیەک بە ئاشکرا بانگەشیان بۆ ئەم بابەتە کردووە. لە هەمووی گرنگتر ئەوەیە کە سپاس بۆ پاک کۆمەڵگای کوردی ئیستیجابەیەکی زۆر باشی هەبووە کە ئەم دیاردانە قبول ناکات وەک گرنگتر ئەوەیە کە مسلمانان بە هەموو شێوازەکە و بە هەموو چین و توێژەکانەوە بەرەنگاری ئەم جۆرە دیاردانە ببنەوە. بەڵێ کاک دانیار چۆن ئینسان لە لەشی خۆیان کاتێک کە تەنێکی نامۆ دەچێتە لەشیەوە ئەم لەشە قبوڵی ناکە سیستەمی بەرگری قبوڵی ناکە و دێنێرێتە دەرەوە دیاردەنامەکانیش بە کۆمەڵگایەکی ساغ و سەلیم بەم شێوازن پێویستەکە بنێرێنە دەرەوانێ و قبوڵ نەکرێن. ئازیزانم بابەتانتان پێشکەشەکەین و هیوادارین تا کۆتایی بینەرمان بنێست چینە لای کەش و هەوا بزانێکین پلەکانی گەرما بۆ ئەمڕۆ چۆنە بن.
وڵازان و خۆشەویستان هەمیشە بەردەوام گەنجان یاخود ئەو کەسانی زۆر جار مەرج نییە تەنها گەنجان هاوسەرگیری ئەنجام بدەن ئەو کەسانی کە دەچنە پرۆسەی هاوسەرگیریەوە گرنگە کۆمەڵێک بابەت کۆمەڵێک شتی زۆر باش گرنگی پێ بدەن تاوەکو بتوانن ژیانێکی زۆر باشیان هەبێت و بتوانن خێزانێکی تەندروست پێکەوە بنێن لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئەم دوو کەسە بزانن خاڵە هاوبەشەکانیان چین و زیاتر لێک تێگەشتنیان هەبێ بۆی کە ئەم خاڵە هاوبەشانە بکەنە بنەغەیەکی گرنگ بۆ ژیانی هاوسەرگیریان گفتوگۆی زیاتر دەکەین لەبارەی دۆزینەوەی خاڵە هاوبەشەکان لە پرۆسی هاوسەرگیریدا لەگەڵ بەڕێز مامۆستا کەمال داستان ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی مامۆستاگیان زۆر بەخێر بێ زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئێوە مامۆستاگەلەوە دەست پێ بکەین کوڕ کچێک دەیانێ پرۆسی هاوسەرگیری بکەن لە بیدایەتە ئەم کوڕ کچە ئەگەر بار تەریقەیەک بە یەکتریان دۆزی بێتەوە تا چەند گرنگەوە چۆن بتوان ئەم خاڵە هاوبەشانە بدۆزنەوە لە نێوان خۆیاندا زۆر باشە من ڕەنگە چەند جارێک باسیەم بابەتەم کرد بێت بەڵام ناچارم لە ئێستادا دووبارەی کەمەوە لە یاسای ماتماتیکا 1 زائد 1 یەکسانە بە 2 لە کوردستان یەکسانە بە 2 لە ئەمریکا لە کەنەدا لە ئوسترالیا لەسەر مانجیش ئەم یاسایەن نەگۆڕە یەکسانە بە 2 ئەبێ ئێمە فێری ئەوە بین کە پرۆسی هاوسەرگیری پرۆسەیەکی بەهادار و گرنگ و زۆر پیرۆزە چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرۆسەیە ئەنجام بدەین کاتێ پرۆسەیەک بەهادار بێ و گرنگ بێ و پیرۆز بێ ئەبێت تۆ لە سەرەتادا ئامادەکاری باشی بۆ بکەیت چونکە گۆڕانکاریشی گەورە لە ژیانی مرۆڤەکانە دروسە بێ کاتێک کە دوو کەس پێکەوە تێکەڵ دەبن دەچنە ناو پرۆسی هاوسەرگیری کەواتە دەچنە نێو قۆناغێکی تازەی ژیانکردن پێشوەخت تۆ بۆ ئەم پرۆسەیە بۆ ئەم ژیانە نوێیە دەبێت خۆت ئامادەکەی زۆر بەباشی کاتێ دوو کەس یەکتر دەناسن بۆ بڕیاری ئەوە ئەدەن کە بچنە ناو ئەم ژیانە تازەیەوە کۆمەڵێک پرەنسیپ هەیە کۆمەڵێک مەبادیع هەیە کۆمەڵێک یاسا هەیە ئەگەر ئەمانە بە باشی بە ئاسانی لە نێوان هەردوو لایەنە جێبەجێ بکرێ دەتوانن بۆ ئەبەدی تا دوانەفەس پێکەوە خێزانێکی بەختەوەر دروستکەن وە ژیانێکی شایستە و ئاسوودە بۆ خۆیان فەراهەمکەن دەستەبەریکەن دروستیکەن باشە ئەویش چییە؟ وەکو ڕێکەوتنی نێوان دوو پرۆژەی بازرگانی دوو کۆمپانیا دوو کەس لە دوو شوێنی جیاباز دەیانێت پرۆژەیەک پێکەوە ئەنجام بن گرێبەستێگەکەن دەبێت مەرجەکان هەردوو لا مەرجەکانیان قبول بێت هەردوو لا مەرجیان هەیە داواکاریان هەیە ئەگەر هەردوو لا مەرجەکانی یەکتریان قبول کرد لەو نێوەندایە چی دروسە بێت بەرژەوەندی هاوبەش دروسە بێت کەواتە ئەم گرێبەستە قابلی قبوڵە واژوو دەکرێت مۆر دەکرێت ئیمزاکرێت ڕاستە ڕێکەوتن لە سەرەتادا بەڕای من لە پێش داخڵبوونی پرۆسی هاوسەرگیری گرنگە ئەگەر دەرفەت هەبێ من باسی ئەمە بکەم ئەم دوو کەسە ئەم خاتونە ئەم ئافرەتە لەگەڵ ئەم پیاوە ئەم کوڕکچە شتێکی زۆر سادە و ئاسان هەیە چونکە ئەمان ئەیانەبێت ژیانێکی تازە دروستکەن ئەبێت لە پێشە یەکتر بەباشی بناسن لە چەند دانیشتێکە بە شێوازێکی شەرعی لە بازدەی شەرع و یاساکان و داب و نەریتی کوردی نەڕواتە دەرەوە یەکتر بەباشی بناسن و وە کۆمەڵی قسەی ڕاستە و خۆ بکەن بەو پەڕی شەفافێت و ڕازگۆییەوە قسەی جددی خۆیان بکەن پێکەوە هاوڕابن بۆ ئەوەی کە هەردوو لایەن خاڵی هاوبەشی یەکتر بەباشی بزانن ئەگەر زانیان لە نێوان هەردوو لا خاڵی هاوبەش بە ڕێژەی لە 170 تاکو 80 بوونی هەیە واتە هاوسەنجی لە نێوان هەردوو لا دروسە بێ واتە دوو وەکو دوو هێڵی تەری پێکەوە دەڕۆن یەکتر نابڕن بەڵکو پێکەوە دەبن بە چی دەبن بە کرۆسلاینی یەکتر دەبن بە هاوڕێی یەکتر هاوخەمی یەکتر هاوسەری یەکتر بەو شێوازە دەسازێن و دەگونجێن ئەو کردارش ئاسانە ینی شێوازێکی قورس نییە کاتێک ئەم دوو کەسە پێکەوە دادەنیشن بە ڕاشکاوی بە ڕوونی باسی دڵ و دەرونی خۆیانەکەن دەبێت بە کورتی باسی بکەین حەز و خۆزگە و خولیا و ئاوات و ئامانجی هەردوو لایەن ببوورە هاوشێوە بێت یعنی لێکەوە نزیک بێ تۆ حەزە لە چییە؟ ئارەزووی چیەکەی؟ خۆزگەی تۆ چییە؟ ئامانجی استراتیژی تۆ چییە؟ داواکارەکانی تۆ چییە؟ دەتێت چۆن ژیان بکەین چۆن پێکەوە بژین باری داراییت ئیشکردنت بڕوانامەت
بیر و ڕاکانت ڕفتارت کردارت ئەفکارت چۆنە ئەمە بە باشی باس بکرێت بەو پەڕی شەفافێت و ڕازگۆیی ئەگەر خاڵی هاوبەشی زۆرمان لە نێوان هەردوو لە دۆزیەوە بەرچاومان کەوت ئەو کاتە ئەم پرۆسەیە دەبێتە پرۆسەیەکی سەرکەوتوو بەڵام ئەگەر لە سەرەتادا خاڵی هاوبەش وجودی نەبوو واتە جیاوازیەکی زۆر هەبوو لە نێوان ئەفکار و ئایدۆلۆژیای هەردوولا لە نێوان ڕفتار و کردداری هەردوولا بیکردنەوە حەز و خۆزگەی هەردوولا دوو جیهانی جیاواز بوو دوو بەشی جیاواز بوو ئەم دووشتە جیاوازە هەرگیز بە یەکەوە بە شێوازێکی باش تێکەڵ نابن تێکەڵبوون دروست نابێت بەڵێ زۆر باشە مامۆستا کەمال جاری وا هەیە ئەو دوو کەسەکە دەیانێن پرۆسی هاوسەرگیر بێک بێنن بەهۆی شەرمکردن بە یاخود پیشان نەدانی کۆڵە ڕووی ڕاستەقینەیان بێ بۆ یەکتری نازان چۆن خاڵ هاوبەشەکانی یەکتر دیاری بکەن یا ئەگەر بە کۆمەڵێک خاڵ ئەوە نییە کە ئەمان بەڕاستیە هەستیان پێ کردووە ئەمەوێ پێم بڵێ خاڵ هاوبەشەکان چین و چۆن بیان ناسینەوە کەوات چۆن گرێبەستێک ئەکرێ لە سەرەتادا گرێبەستێکی یاسایی لە دادگا کە پێی دەوترێ عەقدی زەواج باشە بۆ ئەوەی ئیمتیازات و مافەکانی ئەو خاتونە پارێزراوە بێ بە شێوازێکی یاسایی و شەرعی ئەمە گرێبەستێکی یاساییە باشە بۆ ئیعلانکردن و ئاشکراکردنی دانپیانانی ئەم پرۆسەیە بە شێوازێکی ڕەسمی لە دادگایە باشە لە گرێبەستێکی لۆکاڵی گرێبەستێکی داخلی لە نێوان هەردوولا لە سەرەتادا زۆر گرنگە پێش ئەو گرێبەستە یاساییە گرێبەستێک لە نێوان هەردوولا ئەنجام بدرێ خات و سەنام بەو شێوازەی من پێشتر باسم کردووە زۆر ئاسانە هەر بەم شێوازە هەر کەسە لە ماڵی خۆی کاتی ئەم دەرفەتە ناڕاخسێ پێکەوە قسە بکەن ناگونجێت یان خێزان کەلتور دابوونەریت ڕێگەی پێنادا یان شەرع ڕێگەت پێنادا ناگونجێن ناسازێن بەمەرجێک ئەو دوو کەسە بە شەفافی بە بوێرانە بە ڕازگۆیی بەبێ ترس بەو پەڕی جورئەتەوە ئەوەی لە ناخیانایە بەڕاست و دروستی بینوسن زۆر جوانە چۆن هەر لەسەر کاغەزێکی ئەیفۆر لە ماڵی خۆتە تۆ باسی هەموو شتەکانی خۆ دەکەی بە خاڵبەندی داواکارەکانی من وەکو خاتون وەکو پیاو بریتیە لە یەکەم دووەم سێم هەموو داواکارەکانی خۆت بە ڕاشکایی بنووسی ئەمە حەزی منە ئەمە خۆزگەی منە ئەمە خودیایی منە ئەمە ئامانجی منە ئەمە ئەفکاری منە ئەمە ڕەفتاری منە ئەمە بەرنامەی ئێستەمە بۆ داهاتوو بۆ ژیان هەتا بۆ مەسەلەی دروستکردنی منداڵ بۆ لۆکیشن بۆ پێکەوە ژیان بۆ شوێن بۆ کارکردن هەموو شتەکانی خۆت بینوسە لاپەڕەیەک دوان سیان چوار وەکو CV ئەمە CV منە ئەمە تعریفی منە ئەمە پێناسەی ژیانی منە باشە کاتێک کە تۆ CV خۆت بەڕاستی نیشانی کەسی بەرامبەردا ئەویش بە هەمان شێوە تەماشایەکەیت ڕەنگە سوپرایزێکی زۆر جوان بێ سوپرایزێکی جوان بێ ڕەنگە ئەو سیڤە بەبێ ئاگداری یەکتر بەبێ پرس و ڕا هەر کەسە لە ماڵی خۆی ئەم CV ئامادە کردو ئەم سیڤانە ئەگۆڕنەوە باشە نوسخەش لای هەردوو لا هەیە کە تەماشایەکەی بەراوردیەکەی لە بەڕێژەی لە سەدا چەند خاڵی هاوبەش لە نێوان هەردوو لا وجودی هەیە وانە یعنی مە مامەڵێکی تەندروسە تعاملێکی زۆر باشە بۆ ناسینی کەسی بەرامبەر بەم شێوازە زۆر ئاسانە کە تۆ توانی کەسی بەرامبەر بناسی ئەگەر بە ڕێژەی لە سەدا هەفتە بۆ هەشتا ئەگە زیاتر باشتر خاڵی هاوبەش هەبوو لە ئەفکار و ڕەفتار و کردار و هەموو بیرۆکە باشەکانە ئەوە زۆر باشە بەڵام ئەگەر دوو دنیای جیاواز و دوو ئەفکاری جیاواز و دوو بەرنامەی جیاواز بوو هەل لە سەرەتادا باشترین حل ئەوەیە ئەو پرۆسەیە ئەنجام نەدرێ چونکە لەو سەرەوە کارەسات دروسە بێ و کۆتایەکەی بەجیابوونەوە کۆتایی پێدێت زۆر ڕاستە مامۆستا کەمال دەزانین لە ئێستادا لە زۆری لە گەنجانە پرۆسی هاوسەرگیری بەشێکیان بە تایبەت پیاوان ینی تەنها و تەنها بیل لە جوانی ئافرەتەکەنەوە یا بەشێکی دیکەی خانمان بیل لە پارە و سیارەیەکی پێ کۆمەڵێک بابەت ئەمانە زۆر بەدی دەکرێن ڕاکەم ڕۆژێکیان گوێم لە پارێزەرێک بوو یەک زۆربەی زۆری ئەو جیاوبوونەوانە ئەو ئافرەتانن کە زۆر جوانن ینی تا چەند گرنگە گەنج خاڵ هاوبەشەکان گرنگ بێ بەلایە لە پرۆسی هاوسەرگیریدا نەک ڕوخسار و کۆمەڵی بابەتی دیکە هەرچەند ئەمەش گرنگە بەڵام گرنگتر لەوەیە کە تۆ بناغی ئەو پرۆسی هاوسەرگیری دابنی دەزانین کە هەیە ئەڵێ بەس ئەوە نەجوان بێ هیچی کەم نایە حاڵی هاوبەشی چی و ئەوە چی دوای خۆمان ڕێیەکەوین لە پرۆسەکەیە
بەڵام ئەمە ئایا سەرکۆتۆ بێت؟ جوانی مرۆڤەکان لە ناخایە، لە دەرووندایە، لە ڕەفتار و کردار و ئاکارایە، لە هەڵوێستایە، لەو شاکارانەیە کە تۆ ئەنجامی لە داهێنانایە. باشە جوانی تەنها لە ڕووکەشانیە، لە سیما و دەم و چاو. کەسێک فەیسی جوان بێت هەراوەندە کیفایەتە. زۆربەی لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ خاتونەکانی هەرێمی کوردستان لەناو کۆمەڵگای کوردیە، زۆربەی ئەو جوانانی کە ئەمن و تۆ ئەمڕۆ دایان بینین فەیکە، ڕاست نییە، تەزویرە، دەستکردە، چاوی عەدەسەیە، برژانگی داناوە، قژی ڕاست نییە، حەقیقی نییە، لێوی، ڕوومەتی، نینۆکی، دەستی، پەنجەی، باڵای هەمووی دەستکاری ئەکرێت. سنتەرەکانی جوانکاری کە لەم بوارەیە کارەکەن جگە لەوەی کە دەرئەنجامێکی نێگەتیڤی خراپی بۆ سەرجەستەی مرۆڤەکان هەیە لە داهاتووە، شێوازی ئەو کەسانە زۆر بە خراپی تێک دەچێت لە ڕووی تەندروستیەوە. باشە لە ئێستاە پارێکی زۆر سەرفەکان بۆ ئەوەی کە وەجهی خۆیان، فەیسی خۆیان، دیکۆری دەرەوەی خۆیان جوانکن بەو شێوازەی کە کەسی بەرامبەر خۆشحاڵکن یا سەرنجڕاکێش بن، یان بە جۆرێک ڕێکلام کەن بۆ خۆیان ئاڕستکەن، خۆیان نیشان بن کەمە خاتونێکی زۆر جوانە. جوانی خاتونەکان بەڕای من لەوایەکە دڵ و دەرونێکی جوانی هەبێ، کردداری زۆر جوان بێ، کارەکانی جوان بێ، دەرئەنجامی ئیشەکانی جوان بێ، ڕەفتارەکانی جوان بێ، ئەخلاقی جوان بێ، ئەدەبی جوان بێ، خاوەنی مەبادیع بێ، پرەنسیپێکی تایبەت بە خۆی هەبێ. بەم شێوازە یەکەم. دووهەم بۆ مەسەلەی ماڵی دنیا هەموو ئەم شتانە جوانیەکان نسبیە و مۆقەتە، کاتیە. ماڵی دنیاش لە خانوو، لە ڤێڵا، لە سەیارە، لە بەدەستهێنانی دنیای مادیاتە. ئەمە بەرز و نزمەکە، مەرج نییە ئەوەی کە ئەمڕۆ تۆ بەدەستی هێناوە بۆ ئەبەدی خاوەنی ئەمەبی. ڕەنگە لە دەستی بێ، ڕەنگە زیاد بکرێ، بەڵام هەندێک مەبادیع هەیە، هەندێک ئەخلاقیاتی جوان هەیە، هەندێک یاسا و بنەما و خەسڵەتی ڕاستەقینەی مرۆڤ بوون هەیە. ئەمە شتێکی سابتوو نەگۆڕ و جێژیرە. ئینسان بە کردارەکانی، بە شاکارەکانی خۆی ئەڕستکات و خۆی نیشان بات، بەو شێوازە تعریفی خۆی بکات، بەو شێوازە بناسرێتەوە. بەڕای من ئەمە شتێکی ئەسیلە، ئۆرژیناڵە. ئۆرژیناڵی مرۆڤەکان لەوەدایە کە تۆ بەرجەستەی کەسایەتی خۆت بکەی، ببی بە کەسایەتیشی کاریزبی، ئیبرازی شخصیاتی خۆت بکەی بە کردار و ئاکار و ڕەفتار بە شێوازێکی فعلی ڕاستەقینەی بە پراکتیک زۆر گرنگە، خۆت ئیسپاتکەی. بەڵێ خات مامۆستا کەمال، تا چەندێک نزیکی ئەم دوو کەسە لەیەکەوە، ئەم کچ و کوڕە لەیەکەوە نێواکە کە خاڵی هاوبەش زۆر بێ لە نێوانیانە، مەسەلەن هەردووکیان لە یەک بوارە خوێندبێتیان و لە ڕووی خێزانی بنەماڵیەوە لە یەکترەوە نزیک بنیان، لە ڕووی بەڵێ لە ڕووی داراییەوە یەک ئاستیان هەبێ. ئەمانە تا چەندێ هاوکارن، یا ئەگەر ئەمانەش نەبێ ئەکرێ خاڵی هاوبەش بدۆزینەوە ئێمە ئەو پرۆسەیە دروست بێ لە بینیانە. چوار یاسامان هەیە، 1 2 3 4 بۆ داخڵبوونی پرۆسی هاوسەرگیری. یاسای یەکەم، ئەم دوو کەسە فەرزە، پێویستە خاڵی هاوبەشیان هەبێت، نقاتی مشتەرەشیان هەبێت، واتە ئەفکار و کردار و ڕەفتار و حەز و خۆزگە و ئامانجیان هاوشێوە بن، وەکو یەک وابن، بۆ ئەوی کە تێکەڵ بن لە یەکەوە نزیک بن. کاتێک کە خاڵی هاوبەش وجودی هەبوو، چی دروستە بێت؟ بەرژەوەندی هاوبەش، مەساڵحی مشتەرەک لە نێوان هەردوولا. دوای ئەوە هاوسەنگی دروستە بێت، سێهەم و چوارەم تەریببوون، کرۆسلاین، پێکەوە ژیان، ئەنی هاوسەرگیری پێکەوە دروستە بێت، وەکو دوو هێڵی ڕاست پێکەوە دەڕۆن. ئەم چوار یاسایە 1 2 3 4 ئەنجام بدرێت، کارەسات و گرفت بە ئەگەری لە 99 کەم دەبێتەوە. زۆر بەدەگمەن کارەسات و گرفتەکان دروستە بێ، پێکەوە ژیانێکی جوان و ئاسوودە بۆ ئەم دوو کەسە فراهەم دەبێت. چونکە دوو کەس کاتێک کە لە دوو بنەماڵی زۆر جیاواز، دوو ئایدۆلۆژیای جیاواز، لە دوو سەردەمی جیاواز، دوو تەمەنی زۆر جیاواز، دوو ئەفکار و ڕەفتاری جیاواز، دوو بیرکردنەوەی جیاواز، دوو حەز و خۆزگە و خەون و ئامانجی جیاواز تێکەڵ نابن، ناسازێن. نمونەی لەوەشمان زۆر زۆرە، هەر زۆرمان هەیە. ئەمان ناتوانن پێکەوە بسازێن، یعنی کەواتە هاوکاری یەکتر نابن.
من لە کۆرسی پرۆسی هاوسەرگیریدا باسم کردووە پێشتر هاوسەر دەبێ هاوخەم بێ هاوکار بێ هاوژین بێ هاوڕێ بێ هاوسەفەر بێ هاوسۆز بێ بەو شێوازە لە هەموو بەشەکانی ژیانکردن پێکەوە بن تێکەڵ بن هاوکاری یەکتر بن کەواتە ئەگەر کەسێک دکتۆر بێت خێزانەکەشی دکتۆرەیە لە بواری پزیشکیە تۆبیە کار دەکەن باشتر پێکەوە دەسازێن هەردووشان مهندیس بن هەردووشان هونەرمەند بن هەردووشان ڕاگەیاندن کار بن کارەکانیان لێکەوە نزیشان دەخاتەوە تەمەنیان تاکو و ڕادەیەک فەرقێکی زۆری نەبێ 5 ساڵ تاکو 10 ساڵ ئاساییە بە تایبەتی پیاوەکە لە ئافرەتەکە گەورەتر بێ 5 ساڵ تاکو 10 ساڵ بەڵام کە چووە 20 بۆ 30 بۆ 40 ئەمە کارەسات دروستەکە چونکە ئەم دوو کەسە لە دوو سەردەمی جیاواز لە دایک بوون ناتوانن تێکەڵ بن ناسازن پێکەوە بەڵێ هەموو شتەکان گرنگە تۆنی دەنگ و ڕنگ و ینی ئەفکار و ڕەفتار و هەمووی هاوتەری بێت ئەم دوو کەسە بۆی کە بتوانن پێکەوە بژین کاتێک لە کاتێکە کە ئەم با بڵین تێکەڵبوونە دروستە بێت لە کاتێکە کە ئەم خاڵی هاوبەشە یەکسان دەبێت ئۆتۆماتیکی چی دروستە بێت خۆشەویستی دروستە بێت خۆشەویستی کە خۆشەویستی هەبوو لە دوای خۆشەویستی مارتەبێکی بەرزتر هەیە ئەو لیڤڵە بەرز دەبێتەوە عیشق دروستە بێت عیشقێکی ڕاستەقینە لە نێوان ئەم دوو کەسایە دروستە بێت خات و سەنا لە هەمان کاتە کە عیشق و خۆشەویستیی ڕاستەقینە دروست بوو فراهەم بوو چی دروستە بێت دڵسۆزی تەبایی متمانە هەموو خەسڵەتە جوانەکان هەموو خەسڵەتە پۆزتیڤەکانی مرۆڤ بوون دروست دەبێت کێشەیەکی ڕوو بە باسانی تێپەڕێن بەڵێ دەتوانن تێپەڕێنن دەتوانن بسازێن تەفاهم بکەن بەو شێوازە زۆر باشە مامۆستا کەمال لە پرۆسی هاوسەرگیریدا شێوازی جیاوازیە کاتێک کە دوو کەس بە یەک دەگەن بۆ نوێیەکێک لەوانە خزم و کەسوکاری بۆی دۆزێتەوە دایکی یان پورەکانی فڵانە کەسەیە بچین سێریەکە ئۆکەی بە دڵمە و خێرایی دەست پێەکەن شێوازی کەژەیە لەوانەیە خۆیان لە دەرەوە قسەیان کرد بە یان ڕێککەوت بن و یان لە شوێنەکە پێکەوە ئیش بکەن دروستترین یان کامەیە تاوەکو خاڵە هاوبەشەکان بدۆزرێتەوە و تا چەند گرنگە خێزان دایک و باوک ئەندامانی خێزان کاتێک کە کەسێک دێتە پێشەوە بۆ خوشکەکەیان بۆ کچەکەیان ڕێگی بن مودەتێک لەگەڵ ئەم کەسەیە قسە بکات کە ئاشکرای هاتوو ئەزان کێ وی بە باشتر لێکتە تێبگەن دوجار کێشەیان بۆ دروست نەبێت و خوا نەخواستە نەبێتە حاڵەتەوەی کە جیا ببنەوە ژیان پڕە لە سوپرایز بۆ هەموو ئەو کەسانەی کە خۆیان سوپرایزن بۆ ژیان دەبێت ئێمە چێژ بە ژیان ببەخشین تا ژیان چێژمان پێ ببەخشێت لە پرۆسەی هاوسەرگیریە ئەبێ مرۆڤەکان خودی خۆیان خاوەنی بڕیار بن ئەوە ژیانی خۆتە پریڤاتە تایبەتمەندی خۆتە خۆت بڕیار لەسەر ئایندەی خۆتەیە ڕاستە خێزان دەتوانێت دەستی هەبێت هاوکارت بێت هاوکارت بێ بەو شێوازەی کە یارمەتیت بدات لەوەی کە تۆ پرۆسی هاوسەرگیری بە سەرکەوتووی ئەنجام بی باشە یعنی فاکتەرێک بن بۆ ئاسانکاری بۆ ئەوەی کە سەپۆرتی تۆ بکەن یارمەتی تۆ بن بۆی لەم پرۆسەیە تۆ نەجاحەت بێنی سەرکەوتنی باش بەدەستبێنی خێزان دەتوانێت هاوبەش بێت هاوکار بێت یارمەتی دەرێکی زۆر باش بێت بەڵام لە کۆتاییدا خاتون ئافرەت لەگەڵ پیا و هەردووشانە بێ خۆیان قەراری کۆتایی بدەن چونکە ئەمە ژیانێکە تایبەت بە خۆیان ژیانی خۆیانە ئایندەی خۆیانە پێویست ناکە هیچ کەسێک دەستی تێوەەر بدات مداخەلە بکات تێکەڵ ببێت هەتاکو لە پرۆسی هاوسەرگیریە زۆربەی هۆکارەکانی تەلاق و جیابوونەوە دەستێوەردانی دەستی دەرەچیە بەو شێوازەی کە هاوڕێکان دراوسەکان کەسەکان خزمەکان تێکەڵ دەبن کەسی سێم و چوارم دێتەنەوە ئەم پرۆسەیەوە بە ئارەزوی خۆی قسە دەکات لایەنێک پشتی لایەنێکیان دەگرێ و ئەویان فرامۆش دەکات نادات پەروەری هەیە نائەدالەتی هەیە باشە گرفت و کێشەکان دروستە بن بۆیە نابێت لە نێوان دوو کەسە کە هاوسەرگیریان کردووە کەسی سێم نابێت مطلقاً وەجودی هەبێ بەڵام باشترین چارەسەر بۆ ئەمە لە کاتی دروستبوون و سەرهەڵدانی کێشە و گرفتەکان لە نێو خێزاندا لە سەرەتایە لە ناوەڕاست لە هەر سەردەم و تەمەنێکا بێ گرنگە پشت ببەسن بە ڕاوێژکارێکی خێزانی
کە نهێنیەکانیان بپارێزێ کە پشتی پێ ببەستن کە متمانی پێ بکەن کە ئەو کەسە دەروون ناسیشی باش بێت توێژەری کۆمەڵایەتی بێت ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی بێت ئەزبوونێکی باشی هەبێت ئەرشیفێکی دەوڵەمەندی هەبێ و ئەزبوونێکی بەهێزی هەبێ لە چاکسازی و گۆڕانکاری خێزانەکان لە پرۆسی هاوسەرگیری کەسێکی بەتوانا و بەهێز بێ و ئەزبوونێکی باشی هەبێ پشتی پێبەسەن پس و ڕاشی پێ بکەن زۆر باشە مامۆستاکەمە لێمە تا ئێستا باسی دروستبوونی پرۆسەیەکی تەندروستمان کردووە بەڵام جاری وا هەیە کچکوڕێک چوونەتە ناو پرۆسەیەکی زەواجەوە بە هەر شێوازێک بێ ئێستا بۆیان دەرکەوتووە ئەمان خاڵی هاوبەشیان نی و نیەتیان هەیە لە ناو پرۆسایە بمنەوە ئایا ئەکرێ خاڵی هاوبەش دروست بکەن لە بینی خۆیانە تەفاهم هەبێ دروستیکەنی ئاوڕێگەیانە کە من کە ئەکرێ خاڵی هاوبەشی پێ دروست بێ لە سەردەمی کۆندا هەتاکو ساڵی هەشتاکانیش لە سەدەی ڕابردوو من باوەڕمەوە هەبوو کە دەوترا الحب بعد الزەواج واتە خۆشەویستی لە دوای پرۆسەی هاوسەرگیری دروست دەبێ تا ڕادەیەک ئەوە سەرکەوتنی گەورەشی بەدەست هێناوە سەرکەوتوو بووە دوو کەس پێکەوە هاوسەرگیریان کردووە بەبێ هیچ ئامادەکاریەک بەبێ یەکتر ناسین قسمەت و نصیب بووە فوجایی بووە لە ئاسکەری هاتوتەوە وێنێنە بەڵێ بەڵێ بەبێ ئاگداری بەڵێ خاتونەکە دراوە بەشوو و پیاوەکەش دیان بۆ هێناوە هەر بنەماڵی هەردوو لە ئەم کاریان ئەنجام داوە پرسوەڕایان هەر پێ نەکراوە لە دوایشە خۆشەویستی و تەبایی دروست بووە پێکەوە ژیانیش دروست بووە وەکو باوک و باپیرانی ئێمە بۆ نمونە بەڕاستی کەمتری حاڵەتی جیابوونەوە باڵێ قوربانیشان داوە یەکتریان خۆشویستووە ڕێز هەبووە وەفا هەبووە ئینسان بوون هەبووە هاوکاری هەبووە باشە بەڵام لە ئێستادا لە سەردەمی ئێستایە من بەلامەوە گرنگە الحب قبل الزەواج ببێ واتە خۆشەویستیکی ڕاستەقینە لە پێش زەواج دروست بێ بە معنای جوانەکەی ئەگەر تۆ کەسی بەرامبرت خۆش نەبێت بزانین لەگەڵیان ناتوانانی تێکەڵ بیت ئەو زەواجت دروست نەکەی ئەو پرۆسەیە ئەنجام نەدەی چونکە زۆر پرۆسی هاوسەرگیری هەیە کە من ئاگدارم هەل لە سەرتاوە بە مردووی لەدایکە بێ هەل لە سەرتاوە شکست خواردووە هەل لە سەرتاوە من دڵنیام ئەمە مدیشی کەمە ینی کورتخایەنە لە دوای چەند مانجێک یا لە دوای چەند ساڵێک ئەم پرۆسەیە لە بینەچێواتە لێک هەڵدەوەشێتەوە کۆتایی پێدێت بۆیە دەبێت تۆ ئەساسەکەت بەهێز و بێ لە سەرچایە و بسازێت و بگونجێن و خاڵی هاوبەشتان زۆر بێ و هاوتەری بن و هاوسەنجی دروست بێ و ئەو یاسانی کە باسمان کرد لە سەرەتایە ئەنجام بدرێت بەڵێ خۆی زۆر گرنگە ماوەسا کەمال شتێکەیە پێوتری لە سەرگی شاپۆی دروست بووە ڕێ یاسای کێشکردن و دوو کەسە کە یەکتریان بینی ئیدی هەست بکەن کە ئایتر ئەمە خەریکە ینی هەستێک دروستە بێت کە یەکتریان خۆشی یا یەکتریان بەدڵە دواتر بێنە سەر باسکردن لە خاڵەکان و باسکردن لە تەبیعەت و هەڵسوکەوتی یەکتر هەموو کاتێ بیستومانەڵی منجڵ بە دوای سەرقاپی خۆی ئەگەڕێت لە قانونی کەونە لە یاسای گردوونە هەموو ئەو تەنانی کە لەیەکە چن یەکتری بۆ لای خۆیان ڕادەژێشن ئەمە پێ دەوترێت قانون الجەزب واتە یاسای کێشکردن قانون الجەزب بریتە لەو دووتەنەی کە لە یەکتر دەچن هاوشێون یەکتری بۆ لای خۆیان ڕادەگەشن هێزێکی مۆگناتیسیە ممکن ئەمەش بۆ مرۆڤ بەڵێ ینی تۆ ئەگەر دیقەت بی من هەندێک نمونەی سادە و ساکار و لۆکاڵی بهێنینەوە مە شێوازێکی گشتی و کەسی کە دارتاشە دارتاشەکانی خۆشەوێ ئەو کە فیتەرەکانی خۆشەوێ دکتۆر لە سنفی خۆیان دکتۆرەکانی خۆشەوێ هەموو مەلێک لەگەڵ پۆلی خۆیان دەفڕێت هەموو باڵندێک دەبێت لەگەڵ پۆلی خۆیان بفڕێ قەت نەمان بینیوە لە ئاسمانە کۆترێک لەگەڵ مەجموعەیە قازا بە ئاسمانە بڕوات ناسازێن ناگونجێن مەل لەبێت لەگەڵ پۆلی خۆیان بفڕێ ئەمە یاسای کەونە ناکرێت دوو کەس پێکەوە بن لە دوو دنیای زۆر جیاواز بۆیە مەبەسم لەوە بوو ئەو تەباییە کاتێ دروستە بێت کە ئەمان لێکەوە نزیک بن بتوانن لە یەک سنفا بن لە یەک ئایدۆلۆژیا کۆیان بکاتەوە ئەو کاتە دەتوانن ژیانێکی تەندروست خێزانێکی تەندروست بێکەوە دروستکەن و مناڵی جوان دروستکەن و لە ناو کۆمەڵگای کوردیە ڕەنگانەوەیکی زۆر جوانیان هەبێت
زۆر سپاس دەگەی مامۆستا کەمال یاخوا بەخێر بێ عەزێتی کێشە سپاس بۆ زانیاریەکانە ئێمە گفتوگویەکی خۆشمان کرد سپاس بۆ ئێوە منش زۆر خۆشحاڵ بووم کە دەرفەتەم پێدرا بە ئومێدی ئەوەی قسەکانمان سوودیشی باشی هەبوو بێ بۆ کۆمەڵگای کوردی لەم سەردەمە ئێستا سپاس بۆ سپاسێنش بۆ ئومێدی کە گفتوگۆکەمانی سپادەیەوە بێ بۆ خێزانی کوردی کێشەکان خۆش بە زۆر بەڕێز مامۆستا کەمال دەستان ڕایەنەری گەشە پێدانی مرۆی ئەم تەوەرە لەگەڵمانە بوو. بەڵازان خۆشەویستان تەوەری دۆمان تەوەرێکی تۆمارکراوە باز لە ژەمە خۆراکیەکان دەکات بە شێوازێکی دروست بزانین ئەو ژەمە خۆراکیانەمان چۆن ڕێک بخەین و گرنگی بە چی بدەین لەو بارەوە پێکەوە بینەری ئەو تەوەریە بەناوی خی گەورە و میهرەبان طبعا من ناوم بەدر قادر سوورچیە هەڵگری بڕوانامەی دکتۆرام پرۆفیسۆر یاگەدبرم لە بواری جیادەرمان لە زانکۆی سەلاحەدین نزیکەی 23 ساڵە مامۆستام لە زانکۆ و هەروەها نزیکەی 16 ساڵ لەو بوارە ئیش دەکەم بە توێژینەوەی زانستی بە کۆنفرانسی جیهانی بەو شێوەیە طبعا خۆی جیادەرمان ئەگەر بگەڕێنە سەر مێژووی جیادەرمان هەر لە بیدایەتی دروستبوونی مرۆڤایەتی لە بابە ئادەم عەلەیهی سەلام تا ئەمڕۆ جیادەرمان بەکار هاتووە وەکو باولە چارەسەرێکی سروشتی لە بۆ نەخۆشی باولە ئەوانەی کە نەخۆش بووینە هەولیاندایە چارەسەری خۆیان پێ بکەن بۆیە مێژوێکی درێژی هەیە بە درێژایی مرۆڤایەتی بەڵام لە سەرەتادا با بڵێن وەکو شتێکی ئاسایی بەکار هاتووە دواتر سەبر بوویتە پسپۆری هێواش مەسەن لە هەر ناوچەیەک لە هەر شوێنێک کەسێک هاتووە با بڵێن ئەو ئیشەی کردووە پێیان گوتی حەکیم یان پێیان گوتیە شارەزا یان پێیان گوتیە کەسێکی چارەساز خواست جا تەبعاً بەنسبەت ئەو با بڵێن جیادەرمانە ئەگە تەمەشاکەین دەبینی ئێستاکە دنیا بە شێوەیەکە گۆڕایە ئەگە تەمەشا بکەین دەبینین لە زۆر وڵاتانی وەکو سین و با بڵێن هیندستان و مالیزیا و ئەندەنووسیا و یابان و کۆریا و هەتا ئەوروپا و ئەمریکا و کوردستانی جارێشتر جیادەرمان شۆڕشێکەکەی پیا کردیە ئەویش بەوەی کەوە هاتیینە ئەو دەرمانە بە زانستی کرا یعنی ئەو دەرمانە لە قالبە کۆنەکەی دەرهاتیە بوویتە قالبێکی نوێ مەسەن ئێستاکە گەر تەمەشای ئێرەکەین دەبینی ئێستا حەبمان هەیە مەسەلەن شڕوبمان هەیە مەسەن با بڵێن زەیتمان هەیە کرێممان هەیە هەموو شتەکان بە شێوەی لە سەرچاوەکەی جیادەرمان لە جیادەرمان دروکە شامپۆیە هەموو شتێکان تەمەشا دەکەی هەر هەمووی سەرچاوەکەی جیادەرمانە جا لەبەر ئەوە لۆیە دووبارە لە ساڵی هەشتاوە شۆڕشێکی نوێ دەستی بکرد ئێستا بەپێی ئاماری ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO کە دەڵێ 80% جیهان گەڕایتەوە سەر سروشت گەڕایتەوە سەر دەرمانی سروشتی لەبەرچی لەبەروی بەڕاستی دەرمانی دەستکرد دەتوانم بڵێم هەتا حدێک ئیشی کرد ئێستاکە هەموو با بڵێن لاشەمان لەگەڵ ئەو دەرمانانە ڕزستانسی پیا کردی لەوێ کاتێک کەسێک کە نەخۆشەکەوێ زۆر بە زەحمەت چاک دەبێتەوە جۆیە بۆیە جارێک کە دەبێت ئێمە بگەڕێنەوە سروشت بگەڕێنەوە سەر ئەسلی خۆمان کە لە سەرچاوەی ئەو دەرمانە بەکاربێنی کە ئێمە و ئەو ڕووەکە هەردووکمان لەو خاکە دروست بووینە ئەگەر سەیری پێکاتەی ڕوەک بکەی هەر لە خاک پەروەدا هەر ئینسانیش ئەسلی خۆی هەر خاکە هەر خۆڵە کەواتە هەردووکمان بۆ یەکدی دەبین ینی وەکو بڵێن لە قەلبی مە دەخەوێت یعنی شتەکە زەرەری کەمترە بۆیە زۆر جار قسەک هەیە دەڵێ جیای دەرمان ئەگەر سوودیشی نەبێ زیانە بەڵێ ڕاستە زیادی لێ نابینی ئەگەر بە شێوەی زانستی بە خاوێنی بە شێوەی ڕێک و پێک بەکار بێتن بۆیە من ینی وەکو ئاماژەک دەکەم ینی کەوا دڵنیا دەکەم و چەند ساڵێکی دیکە داهاتوو لە بۆ گەڕانەوەی لە بۆ سروشت لە بۆ جیادەرمان بەڵام بەو شێوە زانستی ئێستا کە دنیا پەرەی پێدەدا کە بەو شێوە جوانیە بەو شێوە ڕێکوپێکە کە ئیسابی دۆز و کات و کەمی خواردن و شێوازی هەڵگرتن و شێوازی دروستکردنەکەی بە شێوەی زانستی و ئەکادمی لە ژێر چاودێری کەسانی پسپۆر مثلا کەس ئێستا الحەمدولله هەڵگری ڕۆنامە دکتۆرامان هەیە ماستەرمان هەیە بەکەرەریۆسمان هەیە مەسەن ئێستا لە وڵاتی ئێران طب سونەتی هەیە کە دەکا ئەحشابە لە تورکیا کە خۆم لە تورکیا خوێندومە لەوێ ئێستا حەکیم هەیە عین وەکو تەبیب عیادەی خۆی هەیە وەکو ئێستا کامل لە کوردستان هەمە بە هەمان شێوە جارێکی تر دەتوانی بڵێن دنیا جارێککە گەڕێتەوە
بۆ دروستکردنی کەسانی پسپۆڕی بەتوانە پزیشکی جیا دەرمان طبیب الأعشاب دروست بکرێتن بەو شێوەیە دووەیە ئیشاڵا لە داهاتوی نزیک دەتوانین بڵێن جیا دەرمان جێگرەوەی ئەو دەرمانە دەبێتن بۆی خەڵک بە ئاسوودەی بژیتن. سواز بۆ خوا وەزارەتی تەندروستی هیچ گرفتێکی لەگەڵ ئێمە نییە و ئێستا خۆم وڵاتی ڕسمی وەزارەتی تەندروستیم هەیە لەخوا بە زیادبی هەما و قەراری پەرلەمانیش هەیە کە ڕێگە دەدا باڵگرانی بڕوانامەی بەکەلەریۆس و ماستەر و دکتۆرا لەو بوارە دەتوانن دەرمانخانەی جیای بکەنەوە دەتوانن کلینیکیش بکەنەوە بەو شێوەیەستا کە من هەما ڕێگە پێدراوە لەلایەن وەزارەتی تەندروستی و ئێستا جارێک کە دووبارە پێداچنەوە بە ڕێنمایەکان دەکەن کە خۆی لە چاردە لاپەڕە کە لە وەقاعی کوردستان بڵاو بوویتەوە ڕەزامەندی پەرلەمانی لەسەر دراوە ئێستا دووبارە جارێککە تەصنیفی دەکەنەوە ڕێکی دێخنەوە لۆی تۆزێک ئیجراعاتەکان ڕێک بێخنەوە لەبەرەوەی تاوەکو ئیشەکە جوانتربی بە ئەکادیمیتری بە زانستی بدرێت لە وەزارەتی تەندروستی کێشەیەکی لەگەڵ ئێمە نییە لەو بوارە وەکو ئێستا بەو شێوە زانستی کە هەیە. خۆی بە حقت ینی بە نسبەت ئەو بابەتە لە بەروی تازەیە کە گوتم لە ساڵی هەشتاکانەوە دەستی پێکردەوە بەو شێوازی ئێستا لە بەروی پسپۆرمان کەمە مەسەن وەکو باب لە هەلگری بڕوانامەی دکتۆرا ماجستێر ئەوانە جارێک کەممان هەیە ئەوە یەک خاڵی یەکەم دووش با بڵێن ڕاگەیاندن بە شێوەیەکی بەرچاو ئیشی لەسەر نەکردیا و هەروە دەتوان بڵێن ناو منهەجی خوێندنیش لە بابەتی زانست مەسەن ئیشارەی پێ نەدرایە و سۆشیەل میدیاش وەکو پێویست کەرکانێکی مەشە شارەزای زەغ نەکردەوە بۆیە دائیمە سەیرەکە دەبینی بابەتێک لە فەیسبوک یان لە سۆشیەل میدیا بڵاو دەکرێتەوە کەسێک لە ماڵ و خۆی تەجروبەیەکی کردو هەندێک جیای تێکەڵ کردیوە و 2 ڕۆژ 3 ڕۆژ سوێنان مراکە چایەکی خۆ ئەوی بخۆ بێ ئەوەی هیچ بنەمایەکی زانستی هەبی تەمان خەڵکیش بەڕاستی ئەوڕۆ خەڵک وشیارە خەڵک هەمووی خوێندەوارە خەڵک هەموو ئاسی زانستی بەرزە بۆیە زۆر زەحمەتە بتوانێت باوەڕ قەنەعات بەو شتانە بکاتن بەڵام ئەگەر بە شێوە جوانەکەی خۆی پێشکەش بکرێت ئەمن دڵنیام و هەرچەندە ئێستا کە زۆر ئەلحەمدە بەرەو پێشچووە هێشتان لەوە زیاتر بەرەو پێش دەچی زیاتر خەڵک ڕووی تێدەکاتن و خەڵکیش باوەڕی پێدەکاتن وەکو کە باسم کرد یعنی بەو شێوازە زانستی ئێستا کە هەیە بەڵێ طبعاً بەخۆی ئەوانەی کە سەردانی مە دەکەن 3 جۆرە کەسن خەڵکێک هەیە بەستان هات دەی لە خۆی مەسەلەن جا ئەو گیانێکە مەسەن دەزانی بەکاری دەهێنی وەکو ئەو گیانێکە سادەیە وەکو گوڵە حاجی لەو جاترە و مەسەلەن ئەو هەندێک مردە قوش هەندێک جیا هەیە با بڵێن شتێکی ئاساییە هەم کەسێک ئەتوانی بەکاری بین لە بەرەوەی شتێکی ئەوەیە بێزیانە زیانی کەمە خەڵکانێکی دیکە دێنەکرەمە لە بۆ نەخۆشی مەسەن لە بۆ چارەسەر ئەمە ڕاستەوخۆ نەخۆش وەرناگرین کە نەخۆش ڕاستەوخۆ بێتە لە ئێمە وەرناگرین لە بەرەوەی کە ئێمە پزیشک نین تەشخیصی نەخۆشیەکەی بۆ بکەین بۆیە هەر نەخۆشێک کە سەردانی ئێمە دەکە یەکەم جار سەردانی پزیشکی تایبەت بە نەخۆشیەکەی خۆی دەکاتن پزیشکەکە نەخۆشیەکەی بۆ دەستنیشان دەکا کە دەستنیشانی کرد لەوانەیە کەسەکە بتوانانی لەوانەیە کۆرسێک یان 2 کۆرس دەرمانی لای دکتۆرەکە بەکاردێنی ئەگەر سوودی وەگرت نهاتەوە لای ئێمە بەڵام ئەگەر سوودی وەرنەگرت ئەوە دێتەوە لایمە کەسی واشەیە هەردوای بابلێن تەشخیصکردن و دەستنیشانکردنی نەخۆشیەکەی لای دکتۆرەکە یەکسەر دێتن سەردانی ئێمە دەکاتن بۆ وەرگرتنی چارەسەری سروشتی لە جیاتی چارەسەری دەستکردەکەی عامڵێک کیمیاویەکە طبعاً ئێمە هەر بەستەن هەر دەرمانی نادەینی هەر نەخۆشێکە دێتە لای ئێمە کۆمەڵێک ڕێنمایی خۆراکی دەدەینی مەسەن ئەو خۆراکانی کە بۆ ئەو نەخۆشیە کە سوودی هەیە دەیدەینی طبعاً بەخۆی دائیمەن ئەڵێن نەخۆشی 3 حالەتە هەندێک خۆراک هەیە کە دەیخوا نەخۆشیەکەی زیاد دەکا هەندێک خۆراکێک کە دەیخوا نەخۆشیەکەی کەم دەکاتن بەشی سێمیشی دەرمانە کەوات ئەگەر نسبی وەگرین 160 نەخۆش بەهۆی خۆراکەوە چاک دەبی 140 پێویستی بە دەرمانە لەو 140 دەرمانش 120 دەتوانن بڵێن باری دەرونی خەڵکە ینی با بڵێن خەڵک شێوازی با بڵێن سترێسی هەیە قەلەقا خەرگ ئێستا بە حکمی ژیان و خەم و خەفەت دەتوانن بڵێن 120 نەخۆشیەکەی لەوانەیە بە قسەکی خۆش بە ڕێنمایەکی خۆش بە هەندێک مەسەلەن با بڵێن جیا دەرمانی ڕیلاکسمان هەیە مەسەلەن ئەوانەی کە ئارام بەخشن وەکو مەسەلەن گوڵە حاجی لە وەکو شاڕێحانە وەکو ئەشوەگەندە ئەوانە کۆمەڵێک لەو گوڵانە بە شێوەی چا هەمانە بە شێوەی کەپسول هەمانە یان بە شێوەی زەیت هەمانە دادێنێ ئەو کەسە هەست بە مرتاحیە کە دەستەوە ماڵی پاش 2 ڕۆژ هەست دەکات سترێسی نیە قەلەقی نییە ڕێنمای خواردنەکانمان دایتێ ئیتر ئەو کەسە وا دەکاتن قەنەعەتی پێدێ بە ئیشەکەیمە دا لەبەرەوە ئیشیمە دوای پزیشکە ڕاستە خۆ ناتە لای ئەگەر کەسێک شتێکی بەسیتی هەبیتن لەوانەیە کۆخەچی بەسیت دێ دۆشاوێکی دەکڕی دەباتن یان مەسەلەن
دەرێت دکتۆر قیچە خەوم تێک چووە شتێکی سترێزیان هاکەزایی بەڵام وەکو نەخۆش نەخێر من لە یەکەم ڕۆژی نۆرینگەوە هیچ نەخۆشەك ڕاستەوخۆ و نەوەرم گرتو و نەوەریش دەگرم لەبەرەوە ئیشی من تەش نیشانکردنی نەخۆش نیە من پزیشک نیم من دکتۆری جیادەرمانم طبعا بەنسبەت کاتێکە نەخۆش دێتە لای ئێمە شتێک هەیە ئەوڕۆ تەماشای ژیانی خۆمانکەی دەبینین خەڵک بەگشتی شێوازی ژیان نەمتڵ حیات لایف ستایلی تێک چووە ئەویش چییە مەسەرەن خەوی بوویتە ڕۆژ دانیشتنی بوویتە شەو ئەوە یەک لەوە دوو خواردنی بەیانیان ناخوا نانی ئێواران زۆر دەخوا ئاین تەماشا دائیمەن نان دەخوا شیر دەخوا دوای زەڵاتە و سەوزە و میوە دەخوا جا هەر نەخۆشێکە دێتە لەمە ئێمە پەڕێک لە وەرەقەی خۆم لە ئەوەکە پەڕێکم داناوە بریتە لە چەند خاڵێک کە ئەویش چییە عیبارەتە لە چ لە شێواز گرنگترین بەرنامەی ژیان لۆچی دامنایە فێرم کردیە کە بەیانیان لە خەو هەستا مەسەرەن کە لە خەو هەستا چ بکە یەکەم شت کە لە خەو هەڵدەستێ پێویستە ئەو کەسە لە گلازێک تا چا گلاس ئاو بخوا ئەگەر توانی چەندن کە ڕشکەیەک بخوا بڵاکە هەنجینێک بخوا یان میوەک بخوا ئەوە لە بەیانی لە خەو هەڵدەستی تا دەخەوی سیستەمم بۆ دانایە پێی دەڵێم کاکە زەڵاتە و سەوزە و میوە ئەو پێشنان دەخورێت دوایان ناخورێت پێی دەڵێم سبەینان زۆری بخۆ خواردنی پاشایان بخۆ ئێواران نانی مەخۆ ئێواران زیاتر میوە و سەوزەی بخۆ پێی دەڵێم مەسەرەن کاکە تۆ نابێ هەموو ڕۆژێک گۆشت و برنج و شلە بخۆی هەفتەی جارێک دوو جار گۆشتی بخۆ مەحاولە کە خواردنەکانت ڕۆژانەبی ڕۆژانە خواردنەکانت بگۆڕە مەسەن ئەوڕۆ ساواری دەخۆی سبێنێ برنجی دەخۆی ڕۆژێکە قەرنابێتی دەخۆی ڕۆژەکەی دەخۆی هەوڵ بدە ئەو نەخۆشە لە خیلالی ئەو حەڤ ڕۆژەی حەفت جۆرە خواردن بخواتن هەر ڕۆژێ جۆرە خواردنێک بێت نەک هەمان خواردن ڕۆژانە تیکرار بکاتەوە بۆیە دائیمەن ئەمە ئەو نەخۆشانێک کە دێنە لایمە ئەبێ فێری شێوازی ژیانیان بکەین چونکە لە بەڕاستی لەوانەیە دەتوانم بڵێم 80% نەخۆشیمە ئەوەیە کە شێوازی ژیانمان هەڵەیە با بڵێن ئەو 24 ساعتێک کە دەژین نازانی کو دەژین هەموو شتێکمان بە غەڵەتی ئەوە کرێ بۆیە کاتێکە نەخۆش دێتە لایمە ئەمە ئەو بەبێ هیچ کەسێک ئەو بەرنامەیە بۆ هەموو کەسێک دادەنرێت هەموو کەسێک کە دێتن ئەو بەرنامەی دەدەینی وەلەو دیویش بە هەمان شێوە مەسەرەن گرنگترین خۆراک خواردنەمانیەکان بۆ نەخۆشی ئەوجا هەر نەخۆشیێک گرنگترین خۆراک مەسەن نەخۆشی شەکری هەیە ئەو خواردنەکانیتی نەخۆشی قەبزی هەیە ئەو خواردنەکە قۆڵۆنی هەیە ئەو خواردنەکە گەدەی هەیە تاوەکو ئەو کەسە زۆر پشت بە دەرەوان نەبەستێ بە تەنها هەم ژیانی چاکە شێوازی ژیانی هەم خواردنی چاکە هەم کاتی خواردنەکانی ڕێک بخاتن چکە بەخۆی لەبەرەوەی سولەمی خواردن دائیمەن وایە بەیانیان زۆرترین خواردن دەخوا نڕوانە کەمتر ئێواران کەمتر دەبێ وەکو قاندرمە بێتە خوارەوە بەڵام لە وڵاتی ئێمە بەعکسەوە سبەینان هیچ ناخوا نڕوانان بڕک دەخوا ئێواران زۆری دەخوا کە ئەوەش لێ خەڵک ئێستا بەڕاستی هەموو تووشی نەخۆشی زەخت بووە چەوری بووە چەوری سەرجەرگ بووە جەڵتە زۆر بووە قەڵەوی زۆر بووە با بڵێن زۆر شتێ ئێستا گەم لە حەزە دەکەین هەمووی هۆکارەکەی ناڕێشی شێوازی ژیانی ئەو 24 ساعتەیە. طبعا ئەو خواردنە ئێستا کە باسی یەکەم ئەو خواردنە طبعا پێک هاتووە لە جویس خورما طەحین شیر طبعا لۆ ئەو بابەتەم مەسەرەندا سۆشیال میدیا و یان با بڵێن بابەتێکە وەکو بڵێن حەز دەکەم خەڵک بیزانی ئەوڕۆ بەگشتی کۆمەڵە کەسانێکمان هەیە بێهێز و بێتاقەتن بە تایبەتی چینی منداڵان چینی گەنجان چینی بەتەمەنەکان بێتاقەت و بێهێزن بۆیە پلانم دانە کە خواردنێک دروست بکەم هەم هەرزان بێ هەم ئاسان بێ هەمیش خۆش بێ چکە خۆش نەی بەڕاستی شتی خۆش نەبی ناخورێوڕۆ بۆیە تاان کە خورما و جیز و تەحینم دانە هەموو پێکاتەکانی تێدایە ئەوەی کە ئینسان پێویستی پێ لە بۆچی طبعا ئەو خورما و کە ئەو خورمای بە تەحین دەکەی لەگەڵ ئەو شیرەی دەیخۆی ڕۆژانە لە دنکێک تاکو حەفت دنک بۆ کەسێکی ئاسایی ئەوانەی شەکریان هەیە دەتوان دنکێک بەکاربێنن یان دوو یان سێ بە تایبەتی لە بەیانیان چکە لە بەیانیان کێشەی نییە بۆ شەکرا لە ئێواران بەڵام بۆ خەڵکی ئاسایی دەتوانانی هەر کاتێک حەزی کرد ئەتوانی لە دنکێک تاکو حەفت دنک بە تایبەتی منداڵ دەتوانانی ڕۆژێ چەند جار دووبارە بکاتەوە ئەویش پێ کاتی خورما جویس تەحین چار ئیشی سەرەکیمان لۆ دەکات چار ئیشی فەرمانی سەرەکی هەیە یەک گەشەی زیاد دەکات لە بۆ منداڵ لەبەرەوەی چکە هەموو پێکاتەکانی تێدا بە تایبەتی شیر و خورما و تەحینەکە ئەوە یەک گەشە زیاد دەکات دوو مەناعی ئینسان بەرگری لەشی ئینسان بەهێز دەکات سێ ڤیتامینەکانی زۆربەی تێدایە هەم ڤیتامین چەوریەکان هەم ڤیتامین بیەکان لەبەرەوەی خورما بەخۆی سەرچاوی خۆراکە گوێز بەخۆی سەرچاوی خۆراک و ڤیتامین و ئێزە تەحین بە هەمان شێوە شیریش بە هەمان شێوە
بۆیە ئەگەر تەمەشاکەین کەسێک ئەگەر تەنها لە سبەینان هەر ئەوەندە بخوا کیفایەتی لەوانێت تا عەسر برسی نەبێ ئەوەندە بەهێزە هەم ئێسچی بەهێز دەبێ هەم گەشەی زیاد دەبێ هەم هێز و توانێت داتێ هەم بەرگی لەشی بەهێز دەبێ هەم زاکیر و مێشکی دەگەڕێتەوە لەبەر ئەوەی چ خورما چ گوێز هەردووچیان لەگەڵ تەحین ئیش لەسەر مێشکەکەن بۆی تاکو ئەو کەسە ئەگەر مێشتیشی با بڵێن بەهێز نەبێ لێ ناگەڕێ مێشتی دابەزێ ئاستی زیرەکی بەڵێ ئاسی زیرەکی دانەبەزێتن بۆیە ئەو کەسە وا دەکاتن کە دائیمەن کە دەچێتە سەرکار دەچێتە سەر ئیش یان منداڵێک کە ئەو خواردن دەخوادێتە مەکتەب بەتوانایە گەشەی هەیە با بڵێن وزەشی باشی هەیە بۆیە بە برسێتی ناگەڕێتەوە چونکە ئینسان ئەگە برسیبی مێشتیشی وەرناگری لەبەر ئەوە بۆیە ئەو خواردن نەتوانم بڵێم خواردنێکی ئەساسی ئەوڕۆ بۆ هەموو کەسێک بۆ هەتا بۆ شەکرێ هەیە زەختێ ئللا کەسێک ئەگەر حساسیت بە شیری هەیە ئەتوانی ماستا و بەکاربێنێ یا حساسیت بە شیر و ماستی هەیە ئەتوانی شەربەتێکی پورتەقال لەگەڵ بخوا خورما کەسێک شەکرێ هەیە مانای ئەوە نییە کە شەکرێ هەیە نابێ خورما هەر بخوا ئەو شتە هەڵەیە کەسێک شەکرێ هەیە بەیانیان ئەتوانی دنکێک دوو دنگ سێ دنگ بخوا با لە مقابلی نانەکە نەخوا لە باتی نانەکەی بە ماستەکەی بخوا با خورمایەکە بخوا سێ دنکە خورما یان دنکە دوو دنگ سێ سبەینان لە بۆ ئەوانەی شەکریان هەیە زۆر تەبیعیە زارێ ئەوانەی زەختیان هەیە پاڵەپۆستۆی خوێنیان هەیە یان نەخۆشی دڵیانی هەر کێشەی نییە و بەگشتی بۆ هەموو کەسێک خواردنێکە دەتوانم بڵێم خواردنێکی زۆر زۆر با بڵێن سوودمەندە بۆ هەموو لایەک و بێزیانیشە بۆ هەموو لایەک لە یەک هەفتە دەبێتە ئیسانێکی ترکە ئەو ڕۆژی کە خواردنەکە دەخوا کە دەچێتە سەر ئیش و کاری خۆی هەردەکە کەسێکی بەتوانایە کەسێکی هەشیارە کەسێکی ئەوەیە هەتە تەنان ئێسشی نایشی ئەگەر بە منداڵی لە منداڵیەوە ئەو خوارەکە بدە بە منداڵ کە گەورە دەبێ کە تووشی حادیسەی شکان دەبێتن زوو چاک دەبێتەوە و دڵنیاشی دەکەمەوە ئەگەر کەسێک لەسەر ئەو خواردە تەندروستانە بڕواتن باوەڕ کە تووشی ئەو هەموو سۆفانە نابی کە خەرگ ئێستا بە تەمەنەکانمان زۆربیان توش سۆفان بووینە چکە خواردنەکانمان نەتەندروستە ئەگەر ئەو خواردنە سروشتیانە بخۆین دڵنیا بە هێز و توانا و ئێسک و گۆشت و هەمومان وەکو شتێکی زۆر زۆر با بڵێن چاک دەبی بۆ یە کەسیش تەندروستە ئەو خواردنی بەیانیانە خواردنی وزەیە خواردنی مەناعەیە خواردنی لەشە خواردنی هەموو شتێکە ئەگەر ئەوەندەی بخوا بەڕۆگە سێ دنکە خورما یان پێنج یان حەوت دنکە خورمای بخوا لەگەڵ تەحین و شیر و بەرداغە شیرێک و دووسێ جێنەجێز وەڵام پێویستی پێینە تانی ڕۆ دەگەڕێتەوە ماڵ و برسی نابیتن و لە کارەکەشی کەسێک سەرکەوتووە لەبەرێت چکە هێز و توانای هەیە خاستن قوتابی گوناحە بە برسیتی بچێتە قوتابخانە ئەگەر نوع خواردنانە نەخواتن دەشتوانی لە جیاتی جویس فستقی تێکەی باوی تێکەی یان هەر شتێک شەدنیە و خورمابی هەر خورمایەک بێتن حتى ئەگەر تەحینی ناخواتانی کونجی بخوا زۆر تەبیعیە دەتوانی هەر خورما و جیز و کونجی تێکەڵ کە بیکە بە شتێکی واکو هێلکەیە وەکو خواهان کەلایەک شتێک ئەتوانی لەگەڵ خۆ بیباتە دەوام لە دەتوانی بەکاری بێت توانین لە ماڵەوە لە جیاتی نقل و لە جیاتی چکلێت و شت دەتوانی لە شتانە خوا دروست کاتن هەمووی هەرزانە هیچی گران نییە هەمووی هەرزانە جویزە هەرزانە هەمووی هەرزانە لە ڕووی مادیشەوە بەڕاستی ئەو خەڵک ئیمکانێتی هەیە قۆ دێت تەحینێک بکڕی خورما چلو بە 1000 دیناریە گوێز چلو بە 500 دیناری خۆت و هەموو ڕۆژێ کەمیەکی کەم دەخۆی یعنی زۆر لەوە گرانتر پارەی پێ دەدەی لەوانێ سوودیشی لێ نەبینی ئەوڕۆ دوو دیاردەمان هەیە دو دیاردەی زۆر شایعمان هەیە ئەگەر تەماشای سۆشیال میدیا بکەیت تەماشای خەڵقەکەی دووش زۆر باسی لێوە دەکرێت ئەوانەی کە قەڵەون دانەی لاواز بن ئەوانەی کە لاواز دانێ قەڵەو بن من لێرە تیش دەخەمە سەر خاڵی یەکەمیان ئەوانەی کە لاواز دانێ قەڵەو بن طبعاً کە لاواز دەوێ قەڵەوبی دوو هۆکارمان هەیە یان هۆکارەکە ئەوەیە کە وراسیەن ئەو کەسە نان دەخوا بەڵام قەڵەو نابی نانی کەسەکە وراسیەن با و باپیری لاوازە چەندی نان دەخوا قەڵەو نابیت بۆیە پەنا دەباتە بەر هەندێک دەرمان تاوەکو قەڵەوبی قەڵەو دەبی بە شێوەیەکی کاتی کە دەرمانەکەی تەواو بوو وەکو خۆی لێ دێتەوە لەبەرەوەی چکە لە ئەساسە لە کڕۆمۆسۆمات و لە جیناتی و کەسە قەڵەو بوون تێدا نییە هەشمانە قەڵەو نابی لەبەرەوەی شەهی خواردنی نییە ئەو کەسە شەهی خواردنی نییە بۆیە قەڵەو نابی ئەو کەسە قەڵەو دەبی وەکە قەڵەویش بی لاواز نابتەوە لۆ لەبەرەوەی چونکە هۆکارەکەی ئەوەیە کەوا
شەهیەی نییە کاتێک کە سەردانی ئێمە یان هە پزیشکێک دەکاتن شەهیەکەی دەبتەوە بە ماوەی 3-4 مانگ شەیەکەی کە بۆ ئیتر ئەو کەسە بە ئاسایی خۆی بە طبیعەتی خۆی قەڵەو دەبیت. بەڵام دیاردەی دووەمان هەیە کە ئەویش لاواز بوونە. کەسێک مەسەلەن بۆ نمونە چێشی 100 کیلۆ 110 کیلۆ 150 کیلۆیە یان هەر چێشە کە هەیەی کە ئەو کێشەی کە مەسەلەن کە زیادی کردیا بە درێژایی ڕۆژگار زیادی کردیا. دێتن دەیەوێتن ئەتومانجێ 10 کیلۆ 15 کیلۆ بیژینێ خوارە کێشەکەی لە مانگەچی. تەمان ئەوەش لە ڕووی زانستیەوە مەقبول نییە. بۆیە کەسێک ئەگەر زۆر بێتە خوارە لە کیلۆیەک تا 5 کیلۆیە. ئەویش بەو شەرتەی ڕێزیمەکی جوان ڕێزیمەکی زانستی بکە و هەندێک دەرمانی سروشتی طبیعی یان دەرمانێک کە بەکاربینی کە ڕێگە پێدراوی لای وەزارەتی تەندروستی نەک بە کەیفی خۆی هەر دەرمانێک هات و بەکاری بهێنیتن. بۆیە ئەو کەسە کە دێتن لەو حالەتەی ئێستاکە هەیە کە دێتن مەسەن بە شێوەی زانستی لە کیلۆیەک تا 5 دێتە خوارێ ئەویش وا دەکاتن کە ئەو کەسە کە قەڵەویش بوو کە لابەزی چێشی با بڵێن شێوەی تێک ناچێ بە شێوەیەکی جوان دادەبەزێ بە شێوەیەکی ئاسایی. لە کاتی دابەزین ئەوە گرفت نییە کە دادەبەزێ. ئەو کەسانی کە دادەبەزن لۆ دوای قەڵەو دەبنەوە یەک گرفت لێرە هەیە. گرفتەکە ئەوەی ئینسان لە کاتی ڕێزیم کە ڕێزیم دەکا قانونەکەی پێدرە قانونی سێگۆشە. سبەینان چەندی بخوا کێشەی نییە لە بەروی بەیانیان ئینسان قەڵەو نابی نیوەڕۆ کەم دەخوا ئێواران ناخوا. ئەگەر بێت و ئەو سیستەمە ڕەچاو بکاتن هەم ئەو کەسە کە قەڵەو بۆ لاواز بووە قەڵەو نابێتەوە هەم ئەو کەسە تەندروست دەژیتن. لە زۆربەی زۆری نەخۆشیەکان پارێزراو دەبی لە نەخۆشی قۆڵۆ نەخۆشی چەوری نەخۆشی جاڵتا هەموو نەخۆشیەکان پارێزە. بۆیە کاتێک کەسێک کە دەیوێت لاوازبی وا باشە بە شێوەیەکی زانستی ڕێزیمەکی جوان بەرنامەیەکی خۆراکی جوان دابنێ و خواردنیشی ڕێک بخات سبەینان تێر بخوا نەوانە کەم بخوا ئێوارە نەخوا. ئێوارە نەخوات چ بخوا یعنی قەزمان سەرچاوی وزە نەخوا ینی شیرنی چەوری ئەو شتانە نەخواتن ئێوارە سەوزە میوە شتێکی ئالە و بابەتە سووک بخواتن لەبەرەوە ئینسان ئێوارە بەرەو خەوتن دەڕوا بەرەو جوولە داڕواتن. بۆیە ئەبێ ئینسان ئاگادار بیتن بەو شتانە باوەڕ نەکاتن کە ڕێکلامی بۆ دەکرێت ئەڵێ 10 کیلۆ 15 کیلۆ بەو شتانە هیچ ئەساسی نییە لەسەر ئەساسی کلیە و لاشەی ئەو ئینسانەیە. مەسەن کەسێک بۆن وەزنی 100 کیلۆیە احتیمالە 5 کیلۆ 6 کیلۆ ئاو لە جسمی شک دەکاتن لێ کەسەکە دڵی خۆش دەبینی حەبێکی بەکاینا و مانگیەکەم 10 کیلۆ هینایتە خوارێ. بەڵام لە ئەساسە 2 کیلۆ 3 کیلۆ بووە 7 کیلۆ 6 کیلۆ ئاو بووە ئاو لە جسمیش کردیا. بۆیە ئەو کەسە کاتێک کە حەبەکە نامینێ وەکو خۆی لێ دێتەوە زۆر بە خێرایی. بەڵکو زۆر جاری واشەیە کە کەسەکە 100 کیلۆ بووە کە دێتەوە سەر حالەتی دیکە دەتۆ 110 کیلۆ 10 کیلۆ زیاد دەکات. بۆیە داوێ ئینسان دەوێت بە شێوەی زانستی قەڵەو بێ بە شێوەی زانستیش لاواز بێت. بەڵا عزیزان دەچینە لای ڤیدیۆ کارانمان لە چمچەماڵ دەربارەی خستنەوەی کتێب بۆیان ئامادەکردوین با بینەربین. دەستخۆشی لە کاکەژارێکم بڕاستی لە کتێبەکەیدا بە وردی باسی چۆنێتی سێ گوندی هەڵبژاردووە ئەو سێ گوندە گورزی گوچەکبڕی ئەنفالی بەرکەوتووە و گورزی گوچەکبڕی چیمابانەی بەرکەوتووە ئەویش جەلەمۆرد و گۆفتەکە و عەسکەرە لە ئەنفالی قۆناغی چواردا نووسەر بە وردی باسی شێوازی چۆنێتی ئەنفالکردن و شیمەبارانکردن و بە داتایەک و بە ئامارێکی ورد و جوان هەموو ڕەگەزەکان و هەموو تەمەنەکانی پۆلێن کردۆجیا کردێتەوە. لە ڕووی زانستیەوە مەسوودێکی زۆری هەیە بۆ کتێبخانەی کوردی. تکایە ڕێمان مەگرن
تکایە بە خەدەین بە معریفە بە وشە بە ڕۆشنبیری ڕێمان مەگرن دەستمان مەگرن ئەگەر دەستبار نین ئەگەر هاوکار نین ئەگەر پاڵپشت نین ڕێگریمان لێ مەکەن ساردمان مەکەنەوە ڕێگریەکی زۆرمان بۆ مەکەن بربەستێکی زۆرمان بۆ دروست مەکەن وامان لێ مەکەن کە ئەوەندە دڵشکاو بین بتۆرەین ناڕەحەت بین بۆی کە ڕێگری بکرێت لە معریفە و لە ڕۆشنبیری بۆیە ئەوەی کە لە چەمچەماڵە ئەیبینین و ئەو نوخبەی کەشانمان داوەتەبەری بۆیە ئاشکردنەوە و ئاشناکردنی تاکەکانە بە معریفە بە ڕووشە بە لاپەڕا بە هۆشیاری بە ڕۆشنبیری. بەم مەراسیمەوەی ئێمە ئاگادار بین بە کارەکانی ڕۆشنبیری و دەروی ڕۆشنبیرونەری چەمچەماڵەمە زیاتر لە 15 مەراسیمی ناساندنی کتێب لە چەمچەماڵ ئەنجام درراوە. بێگومانم زۆرە مەراسیمانە بۆ خۆی گرنگێکی تایبەتی ئاشناکردنەوەی خوێنەر و ئەو کەسانەی کە شەیدای خوێندنەوەن بە کتێبە و لە هەمووی باشتر ئەوەیە کە لەم مەراسیمانەدا کتێبەکان بە دیاری ئەبەخشرێ بە خوێنەرەکان بەو کەسانی شەیدای کتێبن کامە بۆ کارێکە بۆ ئەوەی کە ئەو کەسانەشی کە ڕەنگە لە ڕووی مادی و توانایکی و تویان نەبێ بتوانن دەستیان بە کتێب بکات و لەگەڵ ئەو ڕێچکەی خوێندنەوەی کە پێشتر هەبوو بەردەوامی هەبێت. ئاماجی منیش لەو بە یەک بە دۆکۆمنتکردنەوە شرکردنی ئەم سێگوندە بۆ دیارە من پێشتر ئاماژەی پێ بکەم کتێبی دووەمم لەسەر ئەنفالی ناوچەی شێخان بووە 11 گوندە وەرگرت بوو کارم لەسەر 11 گوندە کردووە و توێژینەیەکی زانستی لەسەر گوندی سەرمۆرد بووە کە قۆناغی یەکی ئەنفال بووە ئەمە سێمین کتێبمەکە کارم لەسەر کردووە بۆیە هەڵدا ئەم جارە جیاواز لە جارەکانی تر یاخۆ لە کاتەکەم بە شێوەیەکی ئەکادمی زانستی پۆڵینکردنی قوربانیان چۆن بتوانین لە داهاتووە ئەگەر بێتون کتابە ئێمە تەرجمەیەکی بۆ سەر زمانی ئینگلیزی و عەربی لە دادگای نێودەوڵەتی یاخۆ لە دادگاکانی تر ڕۆژێک لە ڕۆژانم کەیسانە بەپێی ئەو دەقە یاسایانەی کە چۆن بتوانین ئێمە ئەمانە پێشکەش بە یاساکەین. بەڵا زان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دواتر لەگەڵتانە بەردەوام دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانن و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە. خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە. بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود یاریەکە دەستی پێ یاریە جافرسە دەبینینی یاریەکی زۆر خۆشە بەتامینینی تیپی ئەولا تیپی ئەولایە و ئەم لا جپسینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من تامیکەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی هەمی یارێکە خۆش بوو هەر بژی جتێنی
سینینی کامێکی لێیاد نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. قیچێک بەڵازان خۆشەویستان دەچینە لای سرودێک و دواتر لە تەوری سێمدا لەگەڵتان نادەبێت. دان دووارە سڵای خی گەورتان لەبێت لە تەوەری کۆتایی بەرنامەکەمانە باسی چۆنێتی ڕوبەڕووبوونەوەی ئەو دیاردەنامۆیانەکەین کە دێتە ناو کۆمەڵگاوە. ئەوەی لە ئێستا ناو کۆمەڵگەی کوردی و لە جیهانی شابگشتی جێگەی باسە بابەتی جێندەر و هاوڕەگەزبازیە کە کۆمەڵە کەس لە ژێر ناوی جیاواز و لە ژێر پێناسەی جیاواز و ڕازاندنەوەی جۆرا جۆرە خەریکن ئەم بابەتە دەخەن ناو کۆمەڵگەی کوردیە و بەبێ ئەوەی ڕەچاوی ئەو شوێنەوارانە بکەن کە لەم جۆرە حاڵتانەوە دروستە بێت لە ناو کۆمەڵگەی ئاوزەرەر بە خێزانی کوردی و دامەزرانەوەی کۆمەڵگەی کوردی ئەگەیەنێت گرنگی بەم بابەتەیەن و ڕەواجی پێدەن لە ناو خەڵکە. لەم تەوەرەیە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شاخەوان سیا مەنسووری مامۆستای ئاینیمان کردو بۆەوەی لە ڕووی ئاینی ئیسلامەوە بزانین چۆن بتوانین ڕوبەڕوێن بابەتانە ببینەوە. مامۆستا زۆر بەخێر بێ. خوا بەخێر بێ سەرچاو. ئایا هەر دیاردەیەکی نامۆ کە دێتە ناو کۆمەڵگاوە مامۆستا گرنگە ئێمە لێی بترسین یان سەرەتا چۆن مامەڵەی لەگەڵا بکەین؟ بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای بەخشندە و میهرەبان و سوپاس و دەستخۆشیتان لێ یەکەم. سڵاو و ڕێزم بۆ بیسەران و بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیامێ. دیارە هەر دیاردەیەکی نامۆ هەر فکرێکی نامۆ کە دێتە کۆمەڵگاوە جا ئەگەر دیاردە نامۆکە لە ڕووی دوو لە ڕووی جەنابتان و ئەخلاقیەوە بێت یان لە ڕووی فکریەوە بێت کە مەرجەی هەموو جارێ هەر بە ڕەوشتی بێ. هەندێک جار بابەتەکە بابەتێکی ئەخلاقیە بەڕاستی بێ کۆمەڵگا بە باشترین شێوە بەرەنگاری ببێتەوە. ئێمە لە ڕابردوودا کە خەڵک ئەچوو بۆ عەمرە جاری وا بوو ئەهاتەوە لە مەتار هەندێک کتێبی پێبوو لە سعودیەوە هێنابووی لێرە لیان ئەسەند لە مەتار لیان ئەسەند کاکە بۆ لێ ئێسەنی وەڵای لەبەرەوە فکرێکی نامۆ لەم کتێبانەوە دێتە کوردستانەوە. فکرە نامەکە پەیوەندی بە دینیشەوە بوو جاری وا بوو بەس هەندێکی لەگەڵ ئەم واقعی ئێمەدا ناگونجە هەندێک فتوا بوو مەسەلەن بە حسابی خۆیان ناگونجە قەدەغەیانە کرد. ئەو فکرە نامۆیە بۆی ئەم بە ئەم نمونەم هێنایەوە ئەگەر بابەتی دینیش بێ نامۆ بێ بە کۆمەڵگای ئێمە هەر خەتەرە وەنیە جاریوا فکرەیەکی نامۆ داعش دروستەکە داعش پێگەێنێ کاکە کە ئەسڵی ئەو دینە نییە کە مامۆستایان و زانایانی کورد زوبان خەڵکیان فێر کردو. ئەمە ئەگەر فکرەیەکی نامۆ پەیوەندی بە قورئان و سنەتی پێغەمبەرەوە بێ صلی الله عليه وسلم خەتەرە ئینسانە بێ ڕێی لێ بگرێ. ئەی ئەگەر بیرێکی نامۆ فکرێکی نامۆ ئەخلاقێکی نامۆ دابوونەدێتێکی نامۆ بێتە کۆمەڵگاوە کە پەیوەندی بە خێزانەوە بێت پەیوەندی بە کولتورەوە بێ پەیوەندی بە ئەخلاقەوە بێ ئەو ئەولاترە بەڕاستی هەمومان بەرەنگاری ببینەوە. بەڕێزان ئەم کوردستانی ئێمە وەکو کەشتێک وایە وەکو کەشتێک وایە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەدیثێکی حەدیثی سەفینە مەشهورە باسی کەشتێکمان بۆ کات کە کەشتێکە دوو قاتە. ئەم کەشتێکە دوو قاتە خەڵکی قاتی خوارەوە عادەتەن هەموو جارێک کە ئاوێکیان بوێت ئەچن بۆ سەرەوە لەسەرەوە ئاوەکانە دەنێ و ئێن نەخوارەوە دوای خەڵکێکەڵێ باشە ئێمە بۆ هەموو جارێ بچینە سەرەوە بۆ کەشتێکە لە قاتی سەرەوە ئاومان بنێ بین لە خوارە بخن با کونێکی بچووک لە کەشتێکەیە بکەین کونێکی بچووک لە کەشتێکەیە بکەین هەر دەقەی ئاومانویست ئاوەکە دەرەکەین و دوای ئەو کونە بچووکە ئاگرین. دو هاتن خەڵکی سەرەوە هاتن وتیان کاکە ناکرێشتی وا بکەن ئەگەر ئێوە ئەمە بکەن هەمومان غەرقە بین نەکەر قاتی خوارەوە قاتی سەرەوەش لە ناوەچن. بۆی ئەم کوردستانە وەکو کەشتێک وایە بەڕێزان ئینسان هەموو لایەکمان خەمی نەخۆین بەڕاستی منداڵی من منداڵی تۆ هەمومان زەرری لەکەین. ئەمڕۆ تەماشاکە ئەم هەموو فکرە نامۆی کە هاتووتە کوردستانی ئێمە کە بە زۆربەی لەگەڵ داگیرکاری ئەمریکای هاتووە بەڕاستی ئەگەنا پێشەوە ئەم بابەتانە نەبووە یعنی پێشەوە لە چەند دەوڵەتێکی عەرەبی وەکو میسر
وەکو لوبناان بە تایبەتی لە بەیروتە چەند دەوڵەتێکی دیاری کراو ئەم بابەتی هاوڕەگە سوخوازی و لە دوای لە عێراق هەرشتی وا وجودی نەبوو لە دوای داگیرکاری ئەمریکاوە بۆ عێراق و لەناوبردنی ڕژێمی باعث ئەمانە وردە وردە هاتن پاشان ئەم فکرانە بەڕێزان مەرج نییە ئینسانێک یان منەظەمەیەک بێنێت جاری وا هەیە لە ڕێی ڕێکخراوێکەوە دێت ئەمڕۆ کۆمەڵە ڕێکخراوی لە کوردستانە ئەیانەیە خەڵک داببڕن لە دین یعنی نێشیان شاردووەتەوە بە خۆیشان ڕەن دابڕان یعنی ئەیانەیە و خەڵکە داببڕێن لە دین لە ئەخلاق لەو ئەخلاقە جوانەی کە دایکی ئەو کچە هەی بووە باوکی ئەو کوڕە هەی بووە ئەم کۆمەلگایە داببڕنەوە هەندێک جار بەوەی ڕێکخراوە نییە بەڕێزان یعنی ڕێکخراوێک دروست ناکەن بۆ ئەوەی کە بەم کارە هەستێ هەندێک جار دێن لە ڕێگەی ئیعلامەوە لە ڕێگەی سۆشیال میدیاوە بەڕاستی کە ئەمڕۆ بەشێک لە هاوڕێگە سوخوازان لە کوردستانە لە ڕێگەی دیجیتال میدیاوە پەیوەندی بەیەکەوەکەن ینی جێگایەکیان نییە زۆرجار بۆیە ئەم بابەتە بابەتێکی زۆر خەتەرە کە بابەتێکی خەتەرە بەڕاستی هەموو تاکێکی ئەم ئومەتە هەموو پیاوێک هەموو ئافرەتێک هەموو گەنجێک هەر پیشەیەکی هەیە کاسبێکی بازاڕە بازرگانێکە مامۆستای ئاینیەکە دکتۆرێکە مامۆستایەکی زانکۆیە قوتابیە خوێندەوارە نەخوێندەوارە لەسەر هەموو لایەکمان واجب و فەرزە کە ئێمە ڕێگری بە هەر شێوەیەک بۆمان کرا ڕێگری لێ بکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بفەرمێ من رأى منكم منكرا فليغيره بيده فمن لم يستطع فبلسانه فمن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان ئەگەر شتێکی خراپتان بینی بە دەستەکانتان بیگۆڕن ئەمڕۆ بە ڕێزێک ئەتوانێت بە بابەتێک لە بابەتێک بنووسێت لە گۆڤارێکدا بابەتێک بنووسێت لە دیجیتال میدیای وانە بە ڕێزێکی تر دەتوانێت بە قسە بە ڕێزێکی تر ئەمە هەناموو ئەمووی ناتوانێت توانێت پارە بدا بۆی کە بەرەنگاری لایەنێک منەظەمەیەکی خێری بەرەنگاری ئەوە بێتەوە کە منداڵانی ئێمە چاو بکاتەوە لە زانکۆکاندا قوتابیەکان هاوکاریان بکە هاوکاری و ڕێکخراونە بۆ ویشاستن هەندێک جار ئەوانەیەکی نامێنە خۆ بەدڵە بە ئینسان پێی ناخۆش بێت چونکە بەڕێزان خوای پەروەردگار جەلە جەلاله ئینسانی دروست کردووە لە هەموو کە زیاتر شارەزای ئینسانە ئەم مۆبایلەی بەردەستی من ئەم مۆبایلەی بەردەستی من ولله المثل الأعلى کە شەریکە دروستی نەکردووە کاکە لە هەموو شارەزاتر بەم مۆبایلە کێیە شەریکە ئەو کۆمپانیایە کە دروستی کردووە وانە ئەو کۆمپانیا دەنە چۆن بەکاردێت ئەو کۆمپانیایە نهێنی ئەم مۆبایلە ئەزانێت ولله المثل الأعلى خوای پەروەردگار کە ئینسانی دروست کردووە خوا ئەزانێت چی بۆ ئینسانە باش کەتەلۆکیشی بۆ ناردووە کەرتەلۆکێکشی بۆ ناردووە خوای پەروەردگار ئەزانێ ئەم خەلق الذەکر والأنثى خوای تەعالە نێر و مێ دروست کردووە زەوجەین ئەم زەوجەینی دروست کردووە بۆی نەسل بەردەوام بێت لە هەموو شتێکە بۆی نەسل بەردەوام بێت کاکە ئیمپراتۆرێت هەبوو بەهۆی هاوڕەگەزبازیەوە لە ناوچۆزانی ئیمپراتۆرێت لە مێژوودا ئیمپراتۆرێتی گەورە بووە بەهۆی ئەم داڕمانی ئەخلاقیەوە لە ناوچووە بۆیە خوای پەروەردگار تەماشاکە لە قورئاندا باسی کردەوەی قەومی لوتمان بووەکات کە ئیشیان ببووە نێربازی خوای پەروەردگار چی لێ کرد فجعل عاليها سافلها يعني ڕێک ژێڕوبانی کردن ینی ڕێک سەر گوندەکە سەر شارەکەی ڕێک خستە ژێرەوە ژێریشی خستەرەوە تا ئێستا کەس نادەنێت عاليها سافلها یعنی ئەمە تاوانێکی زۆر گەورەیە تاوانێکی زۆر گەورەیە کە ئینسان واز لەو سروشتە جوانە بێنە کە خوا بۆی داناوە خوای پەروەردگار جەلە جەلاله ئافرەتی بەم جوانیە دروست کردووە بەم ناسکیە دروست کردووە پیاویشی بۆ شێوازە دروست کردووە مەیلی پیاوی دروست کردو بۆ لای ئافرەت مەیلی ئافرەتی دروست کردو بۆ لای پیاو ئەمە فیتڕەتی پاکی ئینسانە هەر کەسێک لەم فیتڕەتە پاکە لا بدا لە ئەسڵ لایداوە لە ئەسڵی پاکێتی لایداوە چونکە ناکرێت پیاو تەماح لە پیاو بکە کاکە لیواتە بکە لە شەرع پێوتر لیواتە ناکرێت ئافرەت تەماح لە ئافرەت بکە لە شەرع پێوتر سیحاق ئافرەت حەزی لە ئافرەت بێ ئەمڕۆ بەداخەوە یانی شتەکە زۆر لەوە زیاتر تێپەڕیوە زۆر لەوە زیاتر تێپەڕیوە کە پیاو حەز لە پیاوێکە کات کە ئەمە فیتڕەتێکی پیس و بۆگەنە ئافرەت حەز لە ئافرەتێک بکە کە ئەمە فیتڕەتێکی پیس و بۆگەنە ئەمڕۆ ئەبینین
خەڵک لەگەڵ ئاژەڵانە زەواجەکات. ینی من ڕسمم بینی و نازان لەگەڵ ئەسپیان هێناوە و نازانم جلی بووکێنیان کردوتە بەری و لە دیجیتال میدیا بینیمە. مەسەرەن خەڵکە لە وڵا کاکەوە لەگەڵ دوو لە ڕووی جەنابتان لەگەڵ سەکەیە زەواجی کردووە. سامەژ لە چوارچێوەی جێندەرەکە هەیە. بەڵێ لە چوارچێوەی جێندەرەکە هەیە. خەڵکم بینیوە مەسەرەن هەر لە دیجیتال میدیا وڵا ئەمە لەگەڵ ینی شتی جەماداتە. يعني ئەوە نەبێ ڕوح لە بەریش بێ زەواجی کردووە. يعني بەڕاستی لادان لە فیترەت لەو فیترەتەیکە فەتەر الله فەتەر الناس عليها کە خوا ئینسانی لەسەر دروست کرد. ئینسان لێی لابدا زۆر مشکلیە کاکە قیتار لەسەر سکەی خۆی لا بدا خەڵک تیاچێت. ئەوەی کە تایەتی لەدەست دەرەچێ ئەم کۆمەڵگایە ئاگامان لێ نەبێ خەریکە لەسەر سکە دەرەچێ. بەڕێزان لە کوردستانێکی ئێمەیە کە شانازیەکەین بە دینداریەوە، شانازیەکەین بە خواناسیەوە. دایکانی ئێمە، داپیرانی ئێمە، باوکانی ئێمە، باپیرانی ئێمە شانازیان کردو بەم دینداری و خواناسیەوە. هەر لە جلوبەرگیانەوە تەماشاکە تا قسەکردن و هەڵسوکەوتیان ئافرەتە بە تەمەنەکان. لەم کۆمەڵگای ئێمەدا ئێستا لەم شەوی ڕابردووە لە 3-4 شوێنی ئەم وڵاتە مکەبەرە بە مکەبەرە بانگەشەی نێربازیان کردووە. ینی بانگەشەی ئەوان کردو نێر سواری نێر بێت. ئەمە چی فیترەتێکە؟ کاکە ئەمە خوا حرامی کردووە. ئەمە خوای پەروەردگار حرامی کردووە لەسەر ئەوان، واجبیشی کردووە لەسەر ئێمە کە بەرەنگاری بینەوە بە شێوازێک کە ئاژاوە نەنینەوە، بە شێوازێک ناکە ئێمە فەوزا دروستکەین، بە شێوازێک ناکە ئێمە دەست بۆ کوشتن بەرین. چونکە بەڕاستی خەڵکێکە لە وڵا کاکەوە ئەو کەسێک کە نێربازیەکە حکمی کوشتنی هەیە. بەڵێ حکمی کوشتنی هەیە لە شەرەدا، حکمی کوشتنی هەیە. بەڵام کێی کوژێت؟ من نایکوژم. من نایکوژم دوو گەنج پێکەوە ببینم خەریکی نێربازین فیشێکیان پێوەم بیان کوژم. ئەویشی من نییە، ئەوشی دەوڵەتە، ئەویشی قازیە. ئەوە ئیشی ئەو کاتێک ئەو کارە ئەکرێت کە دەوڵەت حکمی قورئان بێ، بە قورئان حکمکە. کاتێک کە دەوڵەت بە قورئان حکمی نەکرد، خەڵک بەتەنها ناتوانێت ئەحکامی خوا جێبەجێ بکات. زۆر باشە. مامۆستا لەم بابەتانەیە بەشێکان هەر موسڵمان ئەهلی مزگەوتیشن، بەڵام گلەیەوە دەکەن کە مامۆستانی ئاینی لەم سەروبەندا زۆر ڕۆڵیان نەبووە. تۆ ڕاوسەرنجی خۆتان وەکو مامۆستانی ئاینی تا چەند کاریگەریتان هەبووە لەسەرەوەی کە ئەم دیاردانە بوەستێنێت و هۆشیاری زیاتر بە خەڵک بڵاوکەنەوە؟ طبعا من پێم وایە مامۆستایانی ئاینی لە مزگەوتەکانەوە، لە مینبەری مزگەوتەکانەوە بەردەوام خەڵکیان بان کردووە بۆ لە ئەخلاقی جوان و خەڵکیان دوورخستۆ لە ئەخلاقی ناپەسەند. مامۆستای ئاینی ئەگەر خۆی لە خۆیدا زۆریش خراپ بێ بۆ خەڵک خراپ نییە. ڕاست. ئێمە لاوەچێ بۆ خۆمان خراپ بین، بەڵام هیچ کاتێ شتی خراپمان بە خەڵک نەوتووە، هەر شتی باشمان بە خەڵک وتووە. بۆیە مامۆستایانی ئاینی من پێم وایە دەورێکی کاریگەریان هەیە لە کۆمەڵگادا. بەیانی جومعەیە، بەیانی لە نزیکی 4000 مزگەوت بۆ 5000 مزگەوت مەسەلەن جومعاکرێ بەرادیەکان بۆەوە، یعنی زیاد لە ملیۆنێ خەڵک بەپێی ئاخر ئیحسایی زیاد لە ملیۆنێکی خەڵک لە مزگەوتەکانی کوردستانە نوێژی جومعە جەماعەتەکەن. ئەمە مامۆستایانی ئاینی تەئسیریە بەسەریانەوە. بۆیە ئێمە لە هەفتەی ڕابردوودا لە دانیشتنا بووین لە وەزارەتی ئەوقاف لەگەڵ جەنابی وەزیرە باسوخواسی ئەم بابەتە کراوە. ئەم بابەتە کە مامۆستایانی ئاینی بێدەنگ نابن، ینی بێدەنگ نابن لە کەسانێک کە بیانێ ئەخلاقی کۆمەلگا تێکدەن. ئەگەر دەنگەکەی ئێمە بێتە هۆکاری دەرکردنمان، بێتە هۆکاری فەسڵکردنمان، بێتە هۆکاری لادانمان، ینی بە شانازیەوە وەزیری ئەوقاف پشتی کاکەم لەواچێسی تی ئێمە خۆمان بە داکوکی کرد لە دینی ئەم خەڵکە ئازانین. بۆیە من پێم وایە مامۆستایانی ئاینی لە ڕابردوودا ڕۆڵێکی باشیان بووە، یعنی بابەتی ئەوەندە وردیان بۆ خەڵک باز کردەوە. ئەم بابەتە بابەتی جێندەر و بابەتی لیواڵتە و ئافرەت مارە بکا و پیا و مارە بکا و ئەمە بابەتێکی ئەوەندە قێزەون زۆرجار نەمان بردوتە میحرابی مزگەوتەکانەوە، زۆرجار نەمان بردوتە سەر مینبەرەکان، چونکە بابەتێکە زۆر دیارە. ینی زۆر دیارە کاکە ئەمە شتێک نییە، ینی پێویست بێ بۆی بڵێ خەڵکینە ئاگادار بن پیا و لە پیا و مارەکردن خراپە. هەموو کەس زانێ خراپە، هەموو کەس زانێ خراپە. بۆیە من پێم وایە مامۆستایانی ئاینی دەورێکی کاریگەریان بووە و ئومێد دەکەم کە لە ڕۆژانی داهاتووشدا ئەم دەورە زیاتر چڕکرێتەوە و ئەم بابەتە لەلایەن مامۆستایانی ئاینیەوە زیاتر باز بکرێت بۆ ئەم کۆمەڵگایە خەڵکێک
بە ناوی بریقەدارەوە نەیە ئاڵایەکی قەوس و قەزا هەڵدا و خەڵک نەزانێم ئاڵایە بۆ چییە. من داوا لە مامۆستایانی ئاینیەکەم کە قسەیان زیاتر بێ، نووسینیان زیاتر بێ، پەیامیان زیاتر بێ، بۆی بەڕاستی منداڵی هەموو لایەکمان تووشیم کارە ساتەنە بێ کاکە بەخوا ئەو خەڵکی کە تووشی هاوڕەگەز بازی بێ هەر لی پەشیمانە بێتەوە، هەر لی پەشی کاکە ئەمە حەزێکی شەیطانیە. یعنی ئەمە فیتڕەتی پاکینز ئەگەر ئینسان لەسەر فیتڕەتی پاک نەبێ ڕۆژ هەر پەشیمانە بێتەوە. یعنی ساڵێک لەسەر هەڵا، 2 ساڵ لەسەر هەڵا، 3 ساڵ لەسەر هەڵا، ڕۆژ هەر لێ پەشیمانە بێتەوە. بەڵام دوای چی؟ ئەمجا ئەوەی کە خوا دایناوە کاکە هەر واز لە ڕووی دینی بێنە، کاکە لە ڕووی تەندروستیەوە، یعنی هەر لە ڕووی تەندروستیەوە ئینسان ئەگەر پابند بێ بەوەی کە خوا بۆی داناوە قازانجی لاشەیی تایە، لە ڕووی تەندروستیەوە زەرری تایە، یعنی زەرری تایە. یعنی ئینسانێک پیاوێک مارە بکات. باشە کاکە ئەوە گریمان شارێکە بوو هەر خەریکی میشە بوون، ئەوە شارێکە بوو شارێکی 100,000 کەسی بوو داینێ. ئەم شارە 100,000 کەسیە 50,000 پیاوە، 50,000 ئافرەت. 50,000 پیاوەکە دابش دووکە 25,000 25,000 ماراکەن. 50,000 ئافرەتەکەش 25 ماراکەن. ئەم شارە لێگەڕێ باوە بمێنێتەوە. دوای 30 ساڵی تر ئەم شارە چی لێ دێت؟ ئەم شارە بێ منداڵە بێت، ئەم شارە بێ خێزانە بێت، ئەم شارە وردە بەروتیاچوونە ڕوا بەشەرێت تووشی انقیڕازە بێت. پێغەمبەری خوا فەرموویەتی زەواج بکەن ئینی مکاتیڕ بیکم یوم القیامە، من شانازیتان پیاواکەم بە زیادبوونتان لە ڕۆژی قیامەتە. دەی زیادبوون پیاو بۆ پیاو زیاد دەکە، ئافرەت بۆ ئافرەت زیاد دەکە، حەزێکی کاتیە. دوای ئەوەی کە لە یەکتر بوون تفلە خۆیان نەکەن. جواسە یەکی لەو پلانانە باسێکن کە ڕۆژا ئەوەیە کە ئەمە زیاتر بڵاو بێتەوە ژماری دانیشتوان کەم بێ بەتایبەت لە نێو موسڵماناندا، نایانێت تاکی موسڵمان زیاد بێت، یعنی بۆیە یانێ شتە ینی ئاسایی بێتەوە لای خەڵکی موسڵمان، خێزان دروست نەبێت. طبعا خوای پەروەردگار لە سوورەتی ئیبراهیمە وتارێکی شەیطانمان بۆ باسەکە لە قیامەتە. وقال الشيطان لما قضي الأمر تاكو تا آياتك آياتك دريش لويه كاتيك شيطان اعترافك بو خلق على كاكا من چین پیوتنی خو زورم لێ نەکردون ئێوە دوای من بکەون نەهاتم پارەتان بەمێ بەس وەسوەسەیەکم خسۆ دڵتان و دوام کەوتون ئەگەر گلەیشتان پێتان وایە شوێنی من لە شوێنی ئێوە خۆشترا وەرن با شوێنەکانمان بگۆڕینەوە ئێوە وەرنە شوێنی من دێمە شوێنی ئێوە ئەمڕۆ چۆن شەیطان تەمان ئەزانەی خوا هەیە ئەزانەی حەق چییە و نەحەق چییە بەڵام وتوێتی لە ئەغویەنەهم هەمویان لە ڕێگە لادەم لە ڕێگەی ڕاست فەبیعیزەتی کە شەیطان سوێنی بەخوا خواردووە سوێنی بە غەیری خوا نەخواردەوە بۆ زانین خوای بە حەق داناوە لەگەڵ ئەوەشدا ئەڵێ زۆرترین خەڵک ئێنمە سەر ڕێچکەی خۆم ئەمڕۆ ئەوروپا ئەمڕۆ غەرب ئەوێ زۆرترین خەڵک وەکو دەوڵەتی خۆی لێ بکات بۆی ئەم دەوڵەتە بە پاکی نەمێنێتەوە لە ڕابردووشدا پێغەمبەرێک کاتێک کە بانگی خەڵکیە کرد بۆ داوێن پاکی ئەیانوت ئینەهم ئوناسوی یەتەطەهەڕون ئەوانە خەڵکێکن داوای پاکیەکەن ئێمە پاکیمان ناوێت دەریان کرد لە گوند و شارەکەی خۆمان ئەمڕۆژ غەرب دێ ئەو حاڵەتێک کە خۆی تێکەوتووە ئەو حاڵەتێک کە خۆی تێکەوتووە کە خێزان نەماوە بە شێوازێک لە شێوازەکان یعنی خەڵکی نازانێ باوکی کێیە یعنی من ئافرەتم مارە کردووە لە ئەوروپا ئافرەتم مارە کردووە لە ئەوروپا لە گەنجی کورد ئەوتمە ناوی سیانیت باوکت باپیرت وڵا نازانم باپیر چییە ئافرەت بۆ ینی توتی وڵی نازانم ینی باپیرش لای ئێمە نییە ئەی باوکت وڵای 21 ساڵە باوکم نبینیەوە نازانم چیەکەن لەکوێنین ئەمە ئەم نەماوی خێزانە بەڕێزان هەموو غەرب تەماشا بکە هەموو غەرب بگەڕێ مسلمانەکانی لێ دەرکە نابینن وەکو ماڵێک کە بەیانی جومعەی هەموو زاوەکانی کۆ کاتەوە لەسەر سفرێک نانەخۆن پێکەوە هەموو بووکەکانی کۆ کاتەوە لەسەر سفرێک کاکە شتیوان نابیندرێ لە ئەوروپا شتیوان نابیندرێ زۆر جار بیستمانە کەسێک کە ئەمە شارە و فەراغە عاتفیە بێ کە ئینسان لە خێزانەوە دەستی ئەکەوێ لەوێ نییە و بم شتە نەشیاوانە پڕیەکەنە بەڕێزان ئینسان جاری وایە فەراغێکی بۆ دروست دەبێت ئەمە حەقیقەتە ئەم فەراغی کە بۆ دروست دەبێت ئەم دڵتەنگی کە بۆ دروست دەبێت ئەوێ شتێک بدۆزێتەوە کە ئەو دڵتەنگی لا بدات هەندێک خەڵک دێ حەپێک دەرمانێک ئەدۆزێتەوە بۆی ئاگای لە خۆی نەبێت
ئەو دڵتەنگی لا بدات خەڵکێک جێرا کێشێ بۆی دڵتەنگیەکەی لا بدات خەڵکێکەیە مادەی هۆشبەر بەکارێنێت بۆی یا تۆزێ لەو واقعە ناخۆشی کە تایەتی نەجاتی بێت خەڵکێکەیە لەو کاتەیە پەنا بۆ حرامە بێت یعنی پەنا بۆ حرامە با بۆی کە تۆزێ دڵی خۆش بێت ئەو کەسێک کە پەنا بۆ نێربازێ با بۆ دڵخۆشی پەنای بۆ بێت بڕێزە ئەگەدار بن ئەو کەسەی پەرا بۆ مێبازیە بە بۆ سیحاقە بە ئافرەتە گەڵ ئافرەتە بەدای دڵخۆشی ئاگەڕێت هەموو دۆ دڵخۆشی ئاگەڕێت ئەو کەسێک کە لە ئاژەڵێک خۆی ماراکە یان ئاژەڵێک ماراکە لە خۆی بەدای دڵخۆشی ئاگەڕێت هەموو خەڵک بەدای دڵخۆشیای وێڵە بەڵام دڵخۆشی ئەو خوایی کە دڵی دروست کردووە ئەفەرمی ئەلا بذیکری الله تطمئن القلوب دڵخۆشی ئەوەیە ئەلا بذیکری الله تطمئن القلوب تۆ کاتێکە بێتاقەتی کاتێکە ناڕەحەتی زیکر و وردی خوا بکە لەوە باشترە پەنا بۆ حرام بەریت لەوە چێ ئەو بەڕێزەی کە ئەو کەسەی کە بەدوای ئیشی خراپە ئەگەڕێ بۆ چەند دەقیقەیەک دڵخۆش بێت بەڵام دوای ئەوە بێتاقەتەکەی بۆ گەڕێتەوە بۆیە بەڕاستی من ئامۆژگاری هەموو لایەکەکەم کاتێکە ئینسان بەدوای دڵخۆشی ئاگەڕێ با بگەڕێتەوە بۆ ئیسلام با بگەڕێتەوە بۆ قورئان بەخوا دڵخۆشی لە ئیسلامدایە دڵخۆشی لە پابندبوونایە بە فەرمانەکانی خوای پەروەردگارەوە بەخوا هیچ کاتێک دڵخۆشی لە تاوانە نییە ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى أو خوا فرمي دڵخۆشی لە تاوانە نییە قورئانە فەرمێ خوای پەروەردگارە فەرمێ ومن أعرض عن ذكري ئەوەی پشت لە من بکە فإن له معيشة ضنكا ژیانی ناخۆشە بێت قیامەتی شاوە نەحشوره يوم القيامة أعمى لە قیامەتی شا بە کێوی حەشریانەکە ئەوە سنەتی خوایە ئەوە سنەتی کەونە مامۆستا شاخەوان بەشێک لە ئەو بانگەشانی ئەم جۆرە کەسانەی کەنەوەیە کە ئیسلام ڕێگرە لە ئازادی و ئێوە ئەتوان ممارسی ئازادیەکانی خۆتان بکەن و هەر کەسێکتان ویست لەگەڵ یا زەواج بکەن و یان لە دەرەوەی پرۆسی زەواجیشە هەرچیتان پێ خۆش ممارەسەی بکەن ئایا بەڕاستی و کەسانی کە ئەم ئیشانە ناکەن ئازاد نین؟ طبعا ئینسان ئەگەر تەماشا بکە خوای پەروەردگار ئینسان و حەیوانی بەچی جیا کردوێتەوە بعقل جای کردوێت وانە بعقل جای کردوێتەوە تەکلیفی خستووە سەر ئینسان تەکلیفی نەخستووە سەر ئاژەڵ وایە کاتێک کە ئینسان وەکو ئاژەڵ ژیا مافی خەڵک پێشێل دەکات ئازادی من تا ئەو دقەیە کە ئازادی تۆ پێشێل نەکەم ئازادی من ئەبێ لە سنووری شەرعدا بێت لەو سنوورەیە بێت ئێستا ئێمە ئازادین لە کوردستانە بەڵام ئایا ئازادین لە قسەوتن بە نیشتیمان ئازادین لە تێکدانی ئاسایشی کۆمەڵایەتی ئازادین لە دزیکردن لە ماڵی خەڵک ئازادین لەوەی بەیانی حەزمان کرد باخچێ بسووتێنین بسووتێنین ئازادین لەوەی بڕۆینە سەر جادە شەستێکە تاسەیەک دروستکەن بڵێن سایرە لێرە سەریعە ئازادین لەوە ئازادین تا ئەو کەسەی تا ئەو لەحظەیە کە ئازادی خەڵک پێشێل نەکەین بەڕێزان ئازادی خەڵک زۆر بەغەڵەت لێ حاڵی بووە حڕیاتی شخصی خەڵک زۆر بەغەڵەت لێ حاڵی بووە ئازادی ئەوەیە کە تۆ ئەوەی خوای پەروەردگار دای ناو ئازاد بیت بەڵام ئازادی ئەوە نییە کەسێک دایکی خۆی ماراکات کاکە بڵێ حەزم لێتی کاکە فیتڕەتی پاکی ئینسان مەیمون بە مەیمونی خۆی بەچکەکەی کە گەوراکات لەگەڵ دایکەکەیشی خراپ ناکە کاکە وایانە کۆمەڵی ئاژەڵێ نایکەن یعنی هەندی ئاژەڵەوە قبول ناکەن هەندی خەڵکی قبولێکە ئازادی ئەوە نییە خەڵک حەزی لە خوشکەکەی خۆی بێ کاکە ئازادی ئەوە نییە خەڵک خیانەت لە خوشکی خێزانی بکە ئازادی ئەوە نییە خەڵک خیانەت لە خەسووی بکە بەڕاستی ئازادی ئەوە نییە کاکە ئازادی ئەوە نییە غەزور تەعەدا بکاتە سەر بووکی وەکی ئازادیە کاکە ئازادی نییە ئەوە ئازادی ئەو ئازادیەیە کە من ئازادی تۆ پێشێل نەکەم کە من مافی تۆ بپارێزم کە من ئاگام لەوە بێخوا دایناوە جەلە جەلالوه بەڵام من بمەوێ کاکە من هەرچی حەزم لێ بوو هەرچی حەزم لێ بوو ئیسە من میوانی بەرنامەکەی جەنابتان من ئازادم چۆن هەستو کەوتم لێرە ئازاد نیم ئازاد نیم ئێستا قاچ مێشە حەزەکەم فڕای لێدە ئازادم
ئێستا سرم عراقی کردو حەزەکەم جامانە ئازادم کاکە ئازاد نیم یعنی ئازاد جوابی مۆبایلەکەم بە تەلەفۆنێکم بۆ بێستا ئازاد نیم من هاتوومەتە ناو بەرنامەکەی ئێوەوە بۆیە نابێ من کارێک بکەم پێچەوانی بەرنامەکەی جەنابتان بێت وایانە بۆیە بەڕاستی ئازادیش ئەوە نییە کە من هەرچیم حەز لێ بوو بیکەمەوە غەڵەت لە ئازادی تێگەشتوین هەرچیم بیکەم هەرچیم تەماشایکەم هەرچیم هەم بێ ئازادی ئەوە نیە بەڕێزان ئازادی باشترین ئازادی ئەوەیە کە من ئازادی خەڵک نەشێوێنم باشترین دڵخۆشی ئەوەیە کە من دڵخۆشی خەڵک نەشێوێنم منش دڵخۆشم خەڵکیش دڵخۆش بێت دڵخۆش نەبم لەسەر ئەساسی بێتاقەت بوونی تۆ دەوڵەمەند نەبم لەسەر ئەساسی فەقیری تۆ قۆز نەبم لەسەر ئەساسی ناشیدینی تۆ وانە ئەو ئازادیە کاکە بۆی بەڕاستی ئێمەی مسلمان ئەبێ بەو شێوازە لە ئازادی تێبگەین کە ئازادی خوای پەروەردگار دایناوە بەڵام کەوانەیەکی لە دەوری داناوە خوای تەعالا فەرمێن بچیتە دەرەوەی ئەو کەوانە ئازاد نیت وەکو چۆن حیزبێک ڕێکخراوێک پەیڕەوێکی ناوخۆیە پێ ئەڵێ هەر کەسێک لەم پەیڕەوە لا بدا فەزڵەکرێ ئازاد نییە وایە ئێمە شریعەتی ئیسلام پەیڕەوەیەکی بۆ داناوی نابێت لەو پەیڕەوە لابدێ زۆر باش مامۆستا دوێنێوارە بەرنامەی دوانگەی خەڵکمان لەسەر ئەم چوارچێ ئەم بابەتە بوو خوشکێک تەلەفۆنی کردوتی بە هەزار دیاردی ئەوە بێنە نێو کۆمەڵگاکەمانەوە کاتێک کە لە نێو ماڵەکەی خۆماندا پەروەردەیەکی جوانمان پێشکەش بە منداڵەکانمان کرد هیچ دیاردەیەکی شتێک کاریگەری نابێت لەسەر منداڵ و لەسەرنەوەی داهاتوومان خۆمان ڕۆڵ دەبینین لەوەی کە چ منداڵێک پەروەردە دەکەین سەرنجی تۆ چیە لەسەرەوەی کە خێزان ڕۆڵی سەرەکی دەبینێت لەسەر پەروەردەیەکی جوان طبعا خێزان ڕۆڵی سەرەکیە بینێت بەڵام بەڕاستی ئاگادار بن ئێمە چۆن بەرپرسین لە ماڵەوەی خۆمان لە بینی ئەو دیوارانەدا بەرپرسین لە کۆڵانیش بەرپرسین لە قوتابخانەش بەرپرسین لە مزگەوتیش مناڵەکە من ێرم بە قوتابخانە لە هەڵەبجە لە چەند هەفتەی ڕابردوودا لە قوتابخانە ڕێکخراوێک هاتووە دەرسی بە منداڵی من و تۆ وتۆتەوە پێی وتون پێویست ناکات کاتێک مۆعیدێکت هەبێ ئەسڵەکە بە باوکو دایکت بڵیت بڕۆ بۆ مۆعیدەکە بەڵام شتێکی تر بە باوکو دایکت بڵێ تێگەشتی پیانی وتووە تۆ بە دڵی حەزەکانی خۆت بجوڵێرەوە پاش شتێکی کۆمەڵایەتی نەتبەستێتەوە هەندێک ئامۆژگاری و کرد دیارە شتەکانیان بۆ نردوون چیان وتووە لە قوتابخانەیە مەبەستەکەم لێرەدا چیە چۆن لە ماڵەوە واجبە لەسەرمان لە مەکتەبیش واجبە لەسەرمان مناڵەکەی من ڕۆژی 5 ساعت لە قوتابخانەیە وایە براکەی من ڕۆژی 10 ساعت لە دەرەوە خەریکی کار و کەسابەتە بۆیە بەڕاستی هەمووی واجبە لەسەرمانیشی لەسەر زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا شاخەوان سیاما سووری مامۆستایانی سپاس کەم دەرفەتت لێوە بەخشینە خۆ بەخێر وەڵا عزیزانم ئەندازەیە کۆتایی بەرنامەیەم ڕۆمان بۆ ڕۆژ ڕۆژگارتان بەخێر و بەرەکەت بێ و بەخوای گەورەتان هەسپێت خواتان لەگەڵ